ئەو کاتتان باش بەڕێزان، وادارم تەندروست و سەلامەت بن. لە وێبینارێکی تر لە وێبینارە بەردەوامەکانی ئەکادمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. خۆشحاڵیەوە ئەم شەو سەدەمین وێبینارە کە پێشکەشی دەکەین لەوەتەی دەستمان بەو پرۆگرامە کردووە کە وێبیناری شەوانی شەممەیە. وەک دەزانن ئەکادمیای مێگامایند پلەس لە 3 تەوەردا چاڵاکیەکانی خۆی چڕ کردوتەوە، ئەوانیش پەروەردە بە مانایە فراوانەکەی ڕاهێنان ڕاوێژکاریە کە جگە لە وێبیناری شەوانی شەممە دەستی هەبووە لە چاپکردنی کتێبیش کە تا ئێستا 5 کتێب کە وەک لەسەر شاشەکە دیارە لەلایەن ئەکادمیای مێگامایندەوە کاری لەسەر کراوە و نووسین و وەرجێڕانی کراوە. کتێبەکانی شەوانن وانەکانی ژیان بە ئینگلیزی و کوردیە بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا، هەروەها ئەو 3 کتێبەی کۆتایی کە لە بواری پەروەردەن 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان پۆلەکەت بەرەواش بکەوە لەگەڵ 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە کە بەسپاسەوە هەرسێکیان لەلایەن دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە بڵاو کراونەتەوە. هەروەها لەم نزیکانە پۆلەکەت بەرەواش بکەوە چاپی دووەمی دەکەوێتە بەردەستی خوێنەرانی بەڕێز کە QR کۆدی لەسرە بۆ کتێبی دەنجی، ئەوانەی کە تااقەتی کتێب خوێندنەوەی با بڵێن وەرەقیان نییە بۆمان کردن بە کتێبی دەنجیش، ئەوانی تریش بە کتێبی دەنجی هەن و بە خۆڕایش بڵاو کراونەتەوە کتێبە دەنجەکان، بەڵام ئەوانی تر وەرەقیەکە بە خۆڕایی نییە. جگە لەو کتێبانە ئەکادمیا فەرهەنگێکی ئەلکترۆنی هەیە، فەرهەنگی زاد کە بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و سیستەمی iOS کار دەکا. فەرهەنگێکی ئۆنلاینە بە خۆڕاییە، لە ئێستادا تەنها ئینگلیزی کوردیە، بەڵام لە زمانی دایکەوە وەرجیراوە زمانی ئینگلیزی ڕەسەنە. بەردەوام کاری تێدا دەکرێت بۆ ئەوەی دەوڵەمەند بکرێ هەم لایەنە کوردیەکەی هەم لایەنە ئینگلیزیەکەی. ئێوەی بەڕێزش دەتوانن هەم سوودمەند بن تێیدا هەمیش سوودی پێ بگەێنن بەوەی کە زۆر بە ئاسانی دەتوانن ئەگەر وشەیەک هەڵە بێ بۆمان بنێرن، فیدباکمان بۆ بنێرن، یان ئەگەر وشەیەک نەبێ لەو فەرهەنگە ئێوە دەتوانن بۆ ئێمە بنێرن تاکو بە فلتەری لیژنەدا بڕوا و ئیزافە بێ زیاد بێ بۆ فەرهەنگەکە. جگە لەوە هەندێک وێنەی تێدا هەندێک پاشکۆی تێدا و خەریکین لەسەر شێوازارەکانی کوردیش ئیش دەکەین بۆ ئەوەی ئیزافە بێ بۆ سەر ئەو خەرمانەی کە تێدایە. ئەکادمیا جگە لەوانە وەکو گوتشمان بە خۆڕاییە ئەو فەرهەنگی ئەلکترۆنی زار. جگە لەوانە ئێمە چەند خولێکمان هەیە، خولی ڕوبەڕوو لەناو ئەکادمیا دەکرێت، بەڵام زیاتر ئەو کاتانەی کە پشووە، بەڵام خولی تۆمار کراومان هەیە کە هەمووی تۆمار کراوە ئامادەیە، دەتوانن سوودمەند بکەیدا. خولێکی تایبەت بە بنەماکانی نووسینی توێژینەوەی زانستی کە 6 ڕۆژە، هەر ڕۆژی سەعات و نیوێک زیاترە، لەلایەن 6 مامۆستای بەڕێزەوە دەگوترێتەوە و سوودێکی زۆری هەیە. هەروە خولێکی تایبەتمان هەیە 3 ڕۆژی کە تۆمار کراوە بۆ تایبەت بە تەکنیکەکانی تاقیکردنەوەی PTE ئەکادمی کە ئەوەش هەر کەسێک بێوێ دەستی بکەوێت پەیوەندی بە لە بەرنامەماندا چەند خولێکی تری تۆمارکراویش لەم زوانە بڵاو دەکەینەوە. جگە لەوانە ئەکادمیای مێگامایند لە تۆڕەکانی سۆشیال میدیا و یوتیوب و ئەوانە ئەکاونتی هەیە، ئەگەر لەسەرەوەی شاشە لە دەستە چەپ سەرەوە دەست پێ بکەی وێبسایتێکمان هەیە، وێبسایتێکی باشە، هەموو بەرهەمەکانی پێشووتری تێدایە. هەروەها لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتی فەیسبوک و هەروەها لە یوتیوب چەناڵێک هەیە کە بەرهەمەکان بڵاو دەکاتەوە بۆ ئەوەی ببیە ئەندام یان لە گروپەکانی ئەو ئەکادمیا ئەو QR کۆدەی ئەو لە دەستە چەپ لە خوارەوە هەیە سکانی دەکەی، دەتوانانی دەدباتە ناو گروپەکان. ئەگەر هەر نامەیەک بنێرە بۆ ژمارەی ئەکادمیا بە واتسەپ یان بە ڤایبەر یان بە تێلێگرام، ئەو ژمارەی خوارەوە هەیە، ئێمە بە ئاسانی دەتوانین داخل بکەین بۆ گروپە گشتیەکانی ئەکادمیا تاکو
بێبەش نەبی لە بەرهەمەکانی پێشوو لە بەرهەمانەی کە لە ئایندەشدا لە بەرنامەماندا هەیە بیکەیت. ئەو بەرنامەی شەوانی شەممە بەرنامەیەکی هەفتانەی شەوانی شەممە پێشکەش دەکرێت. هەر جارەی تەوەرێک دەخەینە بەرباس، هەر جارەی کەسایەتیەک داوەت دەکەین بۆ ئەوەی قسەمان بۆ بکە لەسەر تەوەرێکی گرنگ کە پەیوەندی بە پەروەردە، بە ژیان، بە ڕاهێنان، بە ڕاوێژکاری هەبێ. بۆ ئەم شەو بەڕاستی بیرمان لە کەسایەتێکی گونجاو کردەوە بۆ ئەوەی باسێکی گرنگ هەیە باسی بکە، ئەویش بۆچوونی نەرێنی یان بیر و بۆچوونی نەرێنی لای مرۆڤ و چۆن کار دەکاتە سەر جەستە و دەروون و پەیوەندیەکانی مرۆڤ. بۆ ئەو مەبەستەش ئێمە بەڕاستی بیرمان بۆ دکتۆرە ناهیدە چوو، ناهیدە ئەحمەد بانی خێڵانی کە مامۆستای زانکۆ و ڕاهێنەرە. ئەگەر هەڵە نەبم سیڤەکەی لەبەردەستمانە، بەس سیڤەکەی دەوڵەمەندە ماشەڵڵا، بەڵام زۆر بە کورتی هەندێک جار دەبێ ئەو کەسی پێشکەشکار بناسێنین بۆ ئەوەی پێشەوەی باسی بابەتەکەی بکە بزانین باگراوندی ئەو کەسایەتی کە داوەت کراوە چییە و لەکوێ با بڵێن ئەزمموی کارکردنی هەبووە. ئێمە دکتۆرە ناهیدە لە نزیکەوە دەناسین، ماشەڵڵای دەوێت کەسێکی چالاک و کەسێکی هاوکارە لەگەڵ ئەو تیمانەی کە لەگەڵیدان، ئەوانەی کە کاریان لەگەڵ کردووە هەموو شایدی بۆ ئەوە دەدەن کە دکتۆرە ناهیدە کەسێکی چەند لەخۆ بردوو و چەند هێمن و لەسەرخۆ و هاوکارە لەگەڵ تیمەکانی. ناوی تەواوی ناهیدە ئەحمەد قادرە، بەکەلۆریوس و ماستەری لە بواری ئەدەبی ڕووسی لە وڵاتی رووسیا وەرگرتووە. هەروە دواتر ڕوانامەی دکتۆرای لە بواری ئەدەبی منداڵان کوردستان لە ئینستیتیوتی ڕۆژهەڵات ناسی مۆسکۆ لە ساڵی 1985 بەدەستهێناوە. دوایەوە بۆ ماوەیەک لە زانکۆی لۆمۆنۆسەڤا لە کۆلیژی زمان وەکو ڕاهێنەر کاری کردووە. پاشان لە بواری منداڵاندا خوێندوویەتی لە سوید دوو کۆرسی تایبەت بە منداڵان خوێندووە لە 1990. دوایەوە لە 1996 کۆرسێکی تایبەتی بە بواری کاری وەرجێڕانیش خوێندووە. لە چەندین خولی جۆرا و جۆر بەشداری کردووە، چەندین خولی هەفتەیی دوو هەفتەیی ئەوانەی بینیوە لە زۆر زانکۆ و لە زۆر وڵاتی جیاجیایی دنیادا، تایبەت بە ژیان، تایبەت بە هەستکردن بە خۆشی و لەسەر کارما و هەستەوەرەکان و کاریگەریان لەسەر ژیانی مرۆڤ. هەروەها وەکو گوتمان چەندین خولی تر لەسەر چارەسەری خەم و پەژارە بە پێ و بڕوانامەی وەرگرتووە لەم بوارەدا لە ساڵی 2018. هەروەها لە زۆر خولی تری پەروەردەیی و دەرونی لە زانکۆی ئیکام کە بەڕێوەدەبرێت لەوێ بەشداری کردووە کە تایبەتە بە برەودان بە تواناکان و فێربوون و تەکتیک و میتۆدی یارمەتیدان و ئاراستەکردنی ئەو کەسانەی کە دەیانەوێت هەست بە ئاسوودەیی بکەن و لە بواری گۆڕینی بیرکردنەوەی نەرێنی و ڕەفتاری نادروست بەرامبەر ئەو کەسانەی دیکە کە پیشان بێنن. کاری زۆری کردووە لە وڵاتی جیاجیاش، هەروەها وەرمنە لە وڵاتی سووریا ئەم کاری وەرجێڕی کردووە لایەنەی وەرزشی هەمیش لە نێوان ڕاهێنەری ڕووسی و وەرزشوانانی سووریا بووە 2-3 ساڵ لەوێندەرێ. هەروەها لەگەڵ دەستگاکانی وەرجێڕان لە شاری ستۆکهۆلم سویدیش ماوەیەک کاری کردووە، لە مامۆستا بووە لە قوتابخانەی تایبەت بە مناڵانی پەناهەندە، مامۆستا بووە لە زانکۆی سەلاحەددین لە بەشی باخچەی منداڵان. هەروەها زمانەکانی ئینگلیزی، سویدی، ڕووسی، عەرەبی و کوردی زۆر بەباشی دەزانێت. لە پەیمانگایەکی تایبەت هەبوو بە پرسە کۆمەڵایەتەکانی یەکێتی ئافریقانی کوردستان، لەوێدا
کاری کردووە بەڕێوەبەری پەیمانگاکە بووە هەروەها لە ماوەی 2008 بۆ 2018 لە زانکۆی ساڵحەدید لە بەشی پەروەردەی لە کۆلیژی پەروەردەی بنەڕەتی دەشتی باکسەی منداڵان مامۆستا بوو و مامۆستایەکی چالاکیش بۆ بەڕاستی لە چالاکیەکان ڕەنگە هەر ئەوەندە بەس بێ بۆ خستنە ڕووی کار و چالاکیەکانی دکتۆری ناهیدە با کاتەکەی زیاتر نەبێت بەڕێزان وێبینارەکە 90 خولەکە سەعاتێک و نیوە بۆ دەتوانن دوای قسەکانی دکتۆرە بەشدار بن بە سێ شێوە یەکێک دەتوانن پرسیارەکانتان لێرە بنووسن و ئێمە ئاراستەی دکتۆرەی بکەین یان دەتوانن ئێوە دەستان بەرزکەنەوە ئێمە ڕێگەتان پێدەین مایکەکانتان بکەنەوە تا خۆتان پرسیارەکە ئاراستە بکەن یان ئەوانەی کە لەسەر لە فەیسبوک لە تۆڕ کۆمەڵاتی فەیسبوک لەگەڵمانن دەتوانن لە کۆمنت پرسیارەکان بنووسن ئێمە نەقڵی دەکەین دکتۆرە لەگەڵمانی جێت لێمانە بەڵێ گوێم لێتانە بەس دەنگی تۆ زۆر نزمە لای من هەیە من دەنگی تۆ باشە لای من وێنەکەشت زۆر باشە ئێستا برادران سلایدەکانیش دێنە سەر شاشە مامۆستا شەماڵ ئەگەر دەتوانیت سلایدەکانی دکتۆرە ناهیدە کە بە PDF تەلگرام بۆم نردی بهێنێ سەر شاشە دکتۆرە ئەگەر دەستکێ بکە تا سلایدەکانیش ئامادە دەبێت سعات 9:14 دقەیە بە کاتی هەولێر لای ئێوە ئەگەر بتوانین لە ماوەی 45 دقە بابەتەکە تەواو بکەیت دوایی کاتەکەی تر بوو پرسیار و سەرنجی بەشدار بووان لەوێش دەتوانی ئەگەر شتێک مابووە ئیزافەی بکەیت زۆر زۆر سپاس دکتۆر و زۆر سپاسی پەیمانگەی مێگەمایند دەکەم بۆ ئەم هەلەی کە بۆتان ڕەخسانم و بەخێر هاتنی هەموو ئەو بەڕێز و خۆشەویستانەی کە ئامادەن لەم سمینارەدا هیوادارم ئەم بابەتە سوود بەخش بێ بۆ هەمویان ئەوەی ڕاستی بێ بابەتی گەشەی مرۆیی دەستەواژەیەکی گشتیە کە بوارەکانی مافی مرۆڤ دیموکراتیەت یاسا زانیاری ژیانی شایستە و چەندین بواری تر دەگرێتەوە و ئەم بوارانە هەمویان پەیوەندیان بە ژیانەوە هەیە بەڵام بووە بابەتی برەو پێدان یاخود پەرەپێدانی کەسی پەیوەندی بە تاکەوە هەیە هەستەکانی بیرروبۆچوو خواستەکانی و تێڕوانینەکانی و ئەمە ناتوانین بڵێن زانستێکی سەر بەخۆیە بەڵکو جۆرێکە لە پسپۆری گرنگی بە تاک دەدات و بابەتەکانی ئاوێتەیەکن لە دەروونزانی پەروەردە یۆگا و گەشەی ڕۆحی خۆشبەختانە ئەم بوارە ئێستا بۆتە جێگای سەرنج و گرنگی پێدان لەلایەن ژمارەیەکی زۆر لە خەڵک لەسەر ئاستی جیهانەوە بگر هەتا لە وڵاتانی دەوروبەری خۆشمان ژمارەیەکی باش ڕاهێنەر و نووسەر و ئەتوانم بڵێم لە کوردستان چەند کەسێک هەن زیاتر ئاراستەکەیان یۆگایە لەوانەیە هەندێک شابن لەم بوارەدا بەڵام من بە هەمووی ئاشنا نیم ڕێگای هەندێک هەوڵ دەدەن لە ڕێگای ڕاهێنان و بەدواداچوون و با بڵێن مەشقکردنەوە توانیویانە بگەنە ئاستی ئاسوودەیی و ئاشتی و خۆشەویستی و بەخشندەیی بێمەرج و دیارترین ئەو کەسایەتیانەی کە من ئاشنایان بووم و کتێبەکانیان خوێندووەتەوە ئێکهارت تۆل، دیپاک چۆپرا، جۆ دیسپێنزا، لوئیس هەی، دیمیتری ترۆتسکی، دەیڤید هاوکینز و دەیانی تر ئەوەی کە من حەزەکەم لێرەدا بیخەمە و ئەوەیە کە لە ئەنجامی ڕوودا و هەڵوێستە و ڕەفتاری کەسێک کە بەخواستی ئێمە نییە یاخود بەهۆی لە دەستدانەوە لە دەستانەکانی جۆریان زۆر زۆرە دەبنە هۆی لێکدانەوەمان بۆ ئەو ڕووداوانەوە ئەمەش هەست لە لای ئێمە ئەوروژێنێ و ئەمە دەبێتە هۆی ئازاری دەرونی لای هەندێک بۆ ماوەیەکی دوور و درێژتر دەمێنێتەوە و دەبێتە هۆی ئەوەی کەوا بچێتە نا ئەو فایلانەی کەوا لە عەقلی نائاگادا تۆمار بوون هەستی نەرێنی لە تەمەنی کۆرپەییەوە دەست پێ ئەکا بڵێ لەو تەمەنەدا زۆر سنووردارە بەڵام لە هەموو حاڵەتێکە منداڵی کۆرپە لەو کاتانەی کە بەجێ دەهێڵ بێ با بڵێ کە
کە بە تەنها دەمێنێتەوە یاخود ئەو کاتانەی بۆ ماوەیەک دەگری کەس ناچێ بەهانایەوە ئەوە حەز بە دڵتەنگی دەکا حەز بە ترس دەکات و منداڵ هەتا تەمەنی 5 ساڵان تەنها بە هەست و سۆز مامەڵە لەگەڵ دەوروبەری و هەڵوێستەکان دەکات و ئەمەش وا دەکاتەوە زۆر هەستیار بێت و بە ئاسانی دڵی بڕەنجێت و نیگەران بێت و بەداخەوە لۆجیک یاخود ئەوەی بە عەرەبیەکەی پێڵان مەنتق لای ئەو بوونی نییە یعنی ئەو بە عەقلانیەت ناتوانێت لێکدانەوە بۆ شتەکان بکات و زۆرێک لە خەڵک لەمە ئاگادار نین بۆیە دەکەونە هەڵە و ئەبنە هۆی ئەوەی کەوا منداڵ لەم تەمەنەدا کۆمەڵێک بڵێن هەستی نەرێنی لە لای کەڵەکە بێت پێش ماوەیە کەسێکی ناسراوم بینی باسی نەوەکەی کرد وتی تێناگەم نەوەکەی وازان تەمەنی نزیکی 2 ساڵ و نیوە وتی هیچ تێناگەم لە مناڵە هەرچەند پێی ئەڵێن دەسەبا بۆ شتی گەرم دەسەبا بۆ ئاگر دەسەبا بۆ هەندێک شت کە لەوانەیە خۆی بریندار بکە بەڵام تێناگا بەڵام بەزانی باوکی ئەو ڕۆژە دەستی نووسان بە قۆریەکەوە جا ئەوەی کە ئەوان تێناگەن ئەو ڕەفتارە وە ئەکە لەو منداڵەکەوە بکەوێتە دوودڵیەکەوە کە ئایا باوکم ڕقی لە منە یاخود منی خۆشەوێ چونکە ئەمە لە هەمان کاتا جگە لە ئازاری جەستەیی بۆ بە هۆی ئازارێکی دەرونی بۆیە ئەبێ زۆر هوشیار بینی یعنی لەو بۆەوە ئەم هەستە نەرێنیانە هەموویان عەقلینە ئەگەدا تۆمار دەبن و دەبنە بناغەی ئەسمونەکە بۆیە ئەتوانم بڵێم ناسنامەی ئێستای هەریەکێکمان بریتیە لە ئەزمموی قۆناغەکانی ژیانمان ڕەفتار و هەڵسوکەوت و بیرکردنەوە و تێڕوانینەکانمان ئاوێنەی پەیوەندیەکانمانن لەگەڵ باوانمان بۆ هۆکاری ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو وابەستەبوونمان بە دایک و باوکمان چونکە ئەمانە دوو کەسی زۆر نزیکن لە ئێمەوە و ئەوەی تیۆری وابەستەبوونی داهێنا جۆن بۆڵبی بوو با ئەگەر پێناسەی وابەستەبوون بکەم ئەمە مەیلێکی ناوەکی کەوا دەکات هەز بە پێویستی کەسێک یاخود کەسانێک کە گرنگن و نزیکن لە ڕۆحیەوە ئەمە پێناسەی وابەستەبوونە و ئەم مەیلە لە ساتە وەختی لەدایکبوونەوە دەست پێ دەکات و هەموو ژیانمان لەگەڵمانە دەمێنێتەوە بێگومان ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە چونکە هەست دەکەینکەوە پشت و پەنایەکمان هەیە کەوا کەسانێک هەن هاوکاری ئێمەن یارمەتی ئێمە ئەدەن و ئەگەر بێت و دایک و باوک هوشیار بن بە شێوەیەک هەستەکانی خۆیان دەربڕن بۆ مناڵەکانیان ئەوە بەڕاستی کاردانەوەیەکی زۆر ئەرێنی هەیە لەسەر منداڵ ئەم تیۆریە یارمەتیمان ئەدات لە سایکۆلۆژیای منداڵی ناوەمان تێبکەین زۆر باسی منداڵی ناوە دەکرێت منداڵی ناوە بریندارە یا منداڵی ناوە خەمی هەیە چارەسەریکەوە هەتا دوایی مەبەستیش لەوەی ئەم 5 ساڵی یەکەمەیە کەوا منداڵ هەر بە هەست و سۆز مامەڵ ئەکا لەگەڵ شتەکانە بۆیە زۆر هەستیارە جۆن بۆڵبی زۆر گرنگی بە گەشەی منداڵ و لێکۆڵینەوەی لەسەر پەیوەندی و ڕەفتاری دایک و باوک لەگەڵ منداڵ دەکرد من لە دوای ئەوەیەکەوە کورتەیەکم لەسەر ژیانی جۆن بۆڵبی خوێندەوە لەو باوەڕەدام ئەزمونەکانی ژیانی منداڵی خۆی هاندەر بوون بۆ ئەوەی ئەو بەدواداچوو بکە تۆژینەوە بکە و هەتا بگرە ئەم بتوانێت ئەم تیۆریەش دابهێنێ چونکە ئەو لە ساڵی 1970 لەدایک بووە و هەتا 1990 ژیاوە ئەو سەردەما ینی بە جۆن بۆڵبی بریتانیا لە لای ئەوان ناسام ئەگەر لە هەموو وڵاتەکان بەو شێوەیە بوو بێ بەڵام لە لای ئەوان ئەوەی باو بووە کەوا دایک و باوک پێویست ناکە کاتێکی زۆر لەگەڵ مناڵەکانیانە بن چونکە ئەمە تێکیان ئەدا بۆیە دایکی جۆن بۆڵبی کە 6 منداڵی هەبوو ڕۆژی 1 ساعت لەگەڵ منداڵەکانیان بوو باقی کاتەکە ئەم منداڵانە لەگەڵ دایان بوو و لە تەمەنی 4 ساڵیدا
دایانەکە بەجێیان دەهێڵێ. ئەمە گونجێکی زۆر بەهێز بوو بۆ جۆن بۆڵبی و وەکو باسی کردەوە وا هەستی کردەوەکەوا دایکی لەدەستداوە و ڕووداوێکی ناخۆشی تر لە ژیانی ئەویشە کاتێک ئەگاتە تەمەنی قوتابخانە ئەینێرن بۆ قوتابخانەیە کە بەشی ناوخۆی تێدایە، یعنی دابڕان لە خێزانەکەی. بۆیە لەو باوەڕەدام ئەم شتانە بوون بەهۆی کێشە و هاندان بۆ ئەوکەوە لەو بوارانە چەندین لێکۆڵینەوە بکاوە بەرهەمیشی هەبێ. بۆیە بابزان جۆن بۆڵبی ئەوێ ئەڵێت گریان، پێکەنین، قیژە، هاوار هەموو بۆ ڕاکێشانی سەرنجی دایک و باوکە یاخود بەدەستهێنانی خۆشەویستی. بۆ گەیشتن بە دەرئەنجام جۆن بۆڵبی ڕێککەوت لەگەڵ چەند دایک و باوکێکە 50 منداڵی کۆکردەوە، هۆڵێکی ئامادە کرد بۆ ئەم تاقیکردنەوەیە. چەندین جۆری یاری لە مۆڵەدا هەبوو، بێگومان کەسانێکیش هەبوون کەەوە هاوکاریان بکرد. ئەوەی بۆ ئەو زۆر گرنگ بوو کەوا زۆر بەچڕی چاودێری ڕەفتار و هەڵسوکەوتی مناڵەکان بکات هەتا بگاتە دەرئەنجامێک. و بێگومان زانیاریشی هەبوو لەسەر دایک و باوکەکان، بیرکردنەوەیان لەسەر پەروەردە. بۆیە داوای لە دایک و باوکەکان کرد کەوا بۆ ماوەی کاتژمێرێ بۆ 2 کاتژمێر مناڵەکان بەجێ بهێڵن لەلای. دوای ئەوە کە دەستی کرد بە تاقیکردنەوەکە 4 ڕیزبەندی بۆ ئەم منداڵانە دروست کرد. ڕیزبەندی یەکەم ناوینا سەقامگیر و ئاشتی خواز، یعنی شتێکی لەو بابەتە. ئەم جۆرە منداڵانە باوانیان پێش ئەوەی بەجێیان بهێڵن لە ئامێزیان دەگرتن و پێیان دەوتن کەوا ئێمە بەو زوانە دەگەڕێینەوە و تۆ لەم شوێنەدا پارێزراوی. بۆیە هەستیان بە جۆرێک لە دڵنیایی ئەکرد و ئەمە بە بۆچوونی جۆن بۆڵبی ژینگەی ئەم خێزانە ئارامە و هاوسەنگە و لێکتێگەیشتنێکی تەواو هەیە لە نێوان ئەندامانی خێزانەکە. بۆیە منداڵەکەیان ئاڕاستەی ژیانی پەیوەندیەکانی هاوسەنگ دەبن و سەرکەوتوو دەبن. ڕیزبەندی دووەم ناوی لێنا بەرگری و فشار. ئەم جۆرە منداڵانە باوانیان کاتێک بەجێیان دەهێڵن زۆر ئاڵۆز دەبن، دەگرین و یاریەکان بەجێ دەهێڵن و زۆر بەسەختی هێور دەکرێنەوە. بە بۆچوونی جۆن بۆڵبی هۆکاری ئەم ڕەفتارانە دەگەڕێتەوە بۆ تێرنەکردنی پێویستیەکانی لە هەست و سوز و خۆشەویستی و گرنگی پێدا. نەبوونی ژیگەیەکی هاوسەنگ و ئارام ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە ئەم منداڵانە لە قۆناغەکانی داهاتوودا هەست بە دوودڵی، پەرتەوازایی و لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیشانە تووشی ئاڵۆزی ناتەبایی دەبن و وا هەست دەکەن کە خەڵکی ستەمیان لێ دەکات بۆ خۆیان بە قوربانی دەزانن. بۆ وەرینەبێت تۆزی ئەو کۆمە. جۆری سێهەم ناوی لێنا بێباکی. ئەم جۆرە منداڵانە بێدەنگ و خاموشن، لەگەڵ هەر کەسێکدا بێ ئاساییە لەلایەن. زۆر کەس کاتێک کە ئەم جۆرە منداڵانە دەبینن دەڵێن چەند خۆشە ئەم منداڵە زۆر عاقڵە، بەڵام بەداخەوە ئەمە ئاماژەیەکی باش نییە، چونکە وا ڕاهێنراون کە هەر کەسێک بێت خۆراکیان پێ بدا، پێویستیەکانیان بۆ دابی بکات، شتێک نییە لای ئەوان بە ناوی گرنگی پێدان لە ئامێزگرتن، هەست دەربڕی، لاوانەوە و هەتا دوان. بۆیە لە قۆناغەکانی داهاتووی ژیانیان لە پەیوەندیەکانیان سەرکەوتوو نابن و بێباکانە ئەتوانن هەستی هەر کەسێک بریندار بکەن بەبێ ئەوەی هیچ کێشەیەک بێ لەلایەن و جاری واش هەیە هەتا مافیشیان دەخورێت، بەڵام ئەوان هەست بە هیچ ناکەن. جۆری چوارەم چاوەڕوان نەکراو. ڕەفتاری ئەم جۆرە منداڵانە سەرەتا بێدەنگن، دوای لە پاش ماوەیەک دەگرین و دوای ئەوەش یاریەکان بەجێ دەهێڵن. نەبوونی تەبایی و هاوسەنگی نێوان دایک و باوک بە تایبەتی لە بڕیارەکانیان دەبێتە هۆکاری ئەم ڕەفتارە لای ئەم منداڵن.
بۆ نمونە کاتی خەوتێت کاتێ دایکەکە دەیەوێت منداڵەکە بخەوێنێ ئەوە باوکەکە پێی دەڵێ پێویست ناکە هێشتا زووە با شتێکی تر بکەی یاخود جاری وا هەیە دایکەکە منداڵەکە لە ئامێز دەگرێت هەستی خۆی بۆ دەرەبڕێ بەڵام لە پڕێکا منداڵەکە ئەگەر شتێک بکات دایکەکە بەدڵی نەبێ ئەوە دایکەکە دووریە خاتەوە خۆی و لەوانەیە لێشیدا اینجا ئەمە وە لەو منداڵە دەکا کەوا تووشی ناکۆکی قەناعەت ببێت لە سپیەوە بۆ ڕەش و لەو باوەڕەدایە کاتێکە گەوریان بێت کە هەموو شتەکان دژە یەکن و ژیان دەبێت بەو شێوەیە بێت لە پەیوەندیە سۆزداریەکانیدا زۆر ڕاوا دەبێت و واز دەهێنێت بەبێ ئەوەی هیچ ڕووکردنەوەیەکی هەبێت من پێش ئەوەی بێگومان ئەم هەموو جۆرە تۆژینەوەیە ڕێژەیە ئێمە ناتوانین بڵێن ئەم ڕیزبەندیە لە 100% بۆ هەموو منداڵێک ئەبێت بەڵام ئەوەی کە من با بڵێن لەسەر ئەم بەدوادات چوونم کرد با بڵێن لەسەر ئەم تیۆریە بینیم چەندین دەروناسی تر توژینەوە و لێکۆڵینەوەیان کردووە لەسەری یەکێک لەوانە ماری ئاینسوۆرد لە ساڵی 1960 بۆ 70 تۆژینەوەیەکی ئەنجامدا کە چەمکە بنەڕەتیەکانی تیۆریەکە بەهێز دەکات چەمکی ئاسایشی ناسان و ڕێبازێکی بۆ کۆمەڵێک شێوازی وابەستەی لای منداڵان هەرە پێدا وابەستەی دڵنیایی وابەستەی ناوکی وابەستەی دڵەڕاوکێ یاخود ناڕێکخراو ئەمانەی دەستنیشان کرد بەڵام لە هەموو حاڵەتێکە تیۆریەکەی ڕەت نەکردەوە بەڵام یەکشت با بڵێن من ئەمڕۆ بیرم هاتەوە ئەوەیەکەوە ئایا ئەو منداڵانەی کە لە خانەی بێسەرپەرشتیارانە گەورە دەبن ئەوان چۆنە وابەستەی لای ئەوان چۆنە من زوو سەیری فیلمی ڕووسیەکەم بێگومان لە رووسیا خانەی ئەو منداڵانە هەیە کە کەسیان نییە یاخود دایک و باوکیان دەستبەرداریان بوون بەشێکیان هەتا وەکو کۆرپە بەجێ ئەهێڵڕێن لە خەستەخانە یا لە هەر شوێنێکی تر یعنی قۆناغی داینگەیان هەیە و باخچەیان هەیە و ئینجا دوای قوتابخانەشیان هەیە ئەوەی من تێبینیم کردووە لەم فیلمانەدا کاتێک کە با بڵێن سیناریۆکە نووسراوە یەک دوو کەسیتیا هەیە لە ئەکتەرەکان کە ڕۆڵی کەسێک دەبینن کە لەم خانانە گەورە بوون هەتا زۆر بەدەگومان دەبینم کەوا یەکێک لەمانە با بڵێن ژیانێکی شایستەی هەبێ ژیانێکی ئاسایی هەبێ یاخود توانی بێتی بگات بە پلەیەک یاخود ژیانی بەباشی بچێ بەڕێوە بەڵکو بەشی هەرە زۆریان ئەمانە یا ئەچن تووشی کوشتنە بن تووشی تندوتیژیە بن هەندێکیان تووشی بەڵام مادەی هۆشبەر بەکارەهێنن ینی ئەمە دەری خاکەوە ئەم منداڵانە لە هەر ئەوەی لەو شوێنان گەورە بوون وەکو بێسەرپەرشتیار وەکو لای خۆشمان بە هەمان ناو ناوێبن بەداخەوە یعنی نەبوونی دایک و باوک لە ژیانیانە بووتە هۆی ئەوەی کەوا ئەوان وەکو فرێدرا بێت ناو بیابانی فەرمی تۆ گەورە بە ڕاستە دەستگایەک هەیە سەرپەرشتیان ئەکا ستافێک هەیە من هەتا هەنێک فیلمیشم بینیوە لەسەر ئەو دەستگایە بەڕاستی زۆر کەدیان هەیە کەوا مامەڵەیەکی باش و شایستەیان لەگەڵا بکەن ئەی زۆر تند و ڕەحن بێگومان لەوانەیە هۆکاری ئەوەشکەوە ئەمانە هەریەکە لە ژینگەیەکەوە هاتووە هەریەکە و لەبەر هۆکارێک بەجێ هێڵراوە مامەڵەکردن لەگەڵیانە هەروە ئاسان نەبێ بەڵام لەگەڵ ئەوشتا دەبینیتەوە هەسوکەوت و ژیانی ئەم جۆرە کەسانە زۆر جیاوازە لەوانەیەکەوە لە ناو خێزاندا گەورە بوو بۆیە ئەتوانم بڵێم مامەڵە و ڕەفتاری دایک و باوک لەگەڵ منداڵەکانیان دەبن بە بەشێک لە بەرنامە تۆمارکراوەکانی ئەقرینا ئەگەر و لە داهاتوودا دەبن بە بەرنامەی ژیانیان و ڕێگانیشاندەریان ئەگەر بێمە سەر
کاردانەوەی بیرروبۆچوون و هەستەنەرێنیەکان لەسەر جەستەمان. هەموو ئەو تۆژینەوانەی کە کەسانی پسپۆری بواری دەرونی گەشەی مرۆیی پەرەپێدانی کەسی یۆگا ئەنجامیان داوە گەیشتوونەتە ئەو دەرئەنجامێ کە هەستەنەرێنیەکان تەنها لە عەقڵی نائاگادا نامێنێتەوە، بە تایبەتی لەو کاتێک کە ئەم هەستانە زۆر دەبن پەنگ دەخۆنەوە. لە کتێبی چارەسەری خەم کە من خولم تیا بینیوە لەوێ دەڵێن ئەمە وەکو مەنجەڵی بخاری لێبێ وردە پڕە بێ لە پڕێکە ئەتەقێت. جاری وا هەیە ئەو کەسە لەبەر لە ئەنجامی کۆبوونەوەی لە ڕووداوێکی زۆر بچووکدا با بڵێن ڕەفتارێکە کاکەوە زۆر چاڕوان نەکراوە، مثل دەسەبا بۆ چە کەسێکە کوژەیە تونند و تویژی بەکارهێنێت و خەڵکیش زۆر پێیان سەیرە، یعنی شۆکە بن لەم ڕەفتار بۆچی بەو شێوەی لێ هاتخۆ ئەوە ڕووداوەکە ئەوەندە گەورە نەبوو. گولای خۆمان ئێستا بینین ئەنی ڕووداوی کوشتن و با بڵێن هەڵچوونەکانی خەڵکی زۆر جار لەسەر کێشەیەکی خێزانیە، لەسەر کێشەیەکی لە بینی دووسێ هاوڕێدایە. اینجا ئەوەی کە من لە کتێبی جۆ دیسپێنزا بینیم بۆ خوێندنەوە لەسەری ئەوەیە کەوا هەموو هەستەنەرێنیەکان وەکو ترس، ئیرەیی، ئازاری ویژدانی، خۆبەکەمزانی، لۆمە، تووڕێیی، هەستی لە دەستدان و چەندین هەستی نەرێنی تر کە ژمارەیان زۆر زۆرە، هەروەکو پێشتر ئاماژەم پێکرد تەنها لە عەقڵی نائاگادا با بڵێن نامێننەوە کاردانەوەیە لەسەر جەستەمان هەیە. اینجا بەڕاستی لویس هەی لیستێکی زۆر دوور و درێژی دروست کردووە، یعنی ناکرێت لە سیمینارێکە ئینسان پیشانی بدا کە هەر جۆرە هەستێک کاردانەوەی لەسەر بەشێک لە جەستەمان هەیە، مەرج نییە. مثلەن یەکێک لەوانەی کە من هەندێک جار با بڵێن لەو ماوەی دوایە پێشەوەی دەست بکەم بە دروستکردنی چەند ڤیدیۆیەک یا پێشتر هەنێ چالاکیم هەبوو، زۆر جار هەستمە کرد شانم و پشتی مەلم تون ئەبێ ڕق ئەبێت هۆی سەرێشە بوو. بەڵام لەبەرەوەی تەکنیکەکە فێر بووم و ئاشنا بووم دەرک ئەەکەم بە شتەنە تێگەیشتم ئەمە ترسە لای من، ئایا خەڵک لەلایەن پەسەندە، باشە، سەرکەوتووە بێ یا سەرکەوتو نابێت. تر وردەوردا لە ڕێگای میدیتیشنەوە خۆمان هێمن کردەوە. بۆیە کاتێک کە مۆکو مەسەن ئەو حاڵەتەی من تووشی گرژی ماسوولکە بووم لە شان و ملما، ئەگەر بێت و هەروە بەردەوام بێت بۆ ماوەیەکی دوور و درێژ، ئەوە ئەمە کاردانەوەی لەسەر ڤینەرەکان کە هێڵی بە یەکگەیشتنن بە جەستەدا و بریتی لە پرۆتین و هەندێ مادەیتر. و ئەوەی کە لێرەدا ڕوودەدا ئەوەیە کە ئەو هەستانە لە دوای مانەوەیان و پەنگ خواردنەوەیان کاردانەوەیان لەسەر جیناتمان هەیە. وەکو پزیشکەکان ئاماژەی پێکەن جینات لە جەستەدا ئەرکی دروستکردنی پرۆتینە. پرۆتینیش لە هەر بەشێکە بە پێی پێویست، مەسەڵەن لە گەدەمانە ئەنزیمات دروستەکە و لە بەشەکانی تریشە چ جۆرە بڵێن پرۆتینێکی پێویستە. ئەنجا لەو کاتەی کە با بڵێن ئەکەوینە ژێر فشارەوە و دۆخمان نەئاساییە، ئەوە لەو شوێنەدا کە زیاتر فشاری لەسرە جینات جۆرێکی خراپ لە پرۆتین بەرهەم دەهێنێت و ئەمەیە دەبێتە هۆی ئەوەی کەوا ئێمە تووشی نەخۆشی جەستەیە بوو لە شوێنەکە. بەڕاستی حەزیشم کرد یەک تۆزێک کات ماوە ئاماژە بە ئەزمموی جۆ دیسپێنزە بکەم، هەرچەند لە ڤیدیۆکانی داهاتووە زیاتر بە درێژی ئەچمەناوی. جۆ دیسپێنزە باسی مەزنی عەقڵ ئەکات کەوا چۆن ئەتوانێت ئاراستەی جەستەی ئێمە بکات بۆ چاکبوونەوە لە هەر نەخۆشیە.
خۆی جۆ دیسپێنزە تووشی ڕووداوێکی هاتوچۆ دەبێت لەو ڕووداوەدا بڕبڕی پشتی بەشی زۆری ئەشکێت لە دوای هەندێک چارەسەری پزیشکەکان پێی دەڵێن تۆ جارێکی تر ناتوانانی بڕۆی تەواو ئەبێ هەموو ژیان لەسەر کورسی کەم ئەندامی بیت بەڵام جۆ دیسپێنزە لە دوای ئەوەی کە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە ئاشنای هەندێ بابەت و ڕووداوی تر بووە بۆیە بڕیار ئەدا دوو جۆر مەشق بکە بۆ ماوەی 4 هەفتە خۆی ئازاد دەکات لە هەر بیرکردنەوەیەکی نەرێنی بەرامبەر بە کەسان بەرامبەر بە ڕووداوەکان و هەر شتێک کە لە ژیانیا بۆ بە خۆی ئازاری دەرونی خۆی ئازاد دەکات لە ڕێی میدیتیشنەوە ببینە و بە زۆرترینی کاتەکەی بۆ ئەم مەشقە تەرخانەکە دوای بۆ ماوەی 12 هەفتە مەشق لەسەر ئەوە دەکات ئەوەی کە پزیشکەکان پێیان ڕاگەیاند کە ئەو جارێکی تر ناتوانێت بڕوا لە مێشکی بە تەواوی دەرەکە تەنها یەکشت ئەمێنێتەوە لە مێشکە چاکبوونەوەی لە دوای 3 مانگ یا بینی 3 مانگ بۆ 4 مانگ دیسپێنزە هەڵەسێتەوە سەرکەی بە پێی خۆی ئەوە ئیتر لە دوای ئەوەوە دوامین لە ئەگەر هیوادارم سەیری ڤیدیۆکە بکەن چونکە هەندێ شتی تریشی تایە با بڵێن ناتوانم لێرەدا ئاماژە بە هەموو شتە بکەم دیسپێنزە ئێستا یارمەتی هەزاران کەس ئەدا لە چاوپێکەوتنەکانی لە سمینارەکانی لە وانەکانی چونکە هەم مامۆستایە هەم پزیشکە هەم نووسەرە هەم توێژەرە لەبەرەوە ئەم بە بڕوای من ئاشنابوون بەم بابەتانە زۆر زۆر سوودبەخشە بۆ ئێمە بۆ ئەوەی بتوانین لەو کاتانەی کەوا جەستەمان کەوتوتە ژێر فشارێکی زۆرەوە خۆمانی لێ ئازاد بووین بەڵام ئەمەش تەکنیکی خۆی هەیە چەندین میتۆد هەیە یەکێک لەو میتۆدانە با بڵێن لە یۆگادا هەیە چالاکردنی چاکراکانە لە ڕێگای هەناسەدانی تایبەتیەوە یاخود دووبارەکردنەوەی دەنگی چاکراکان و میتۆدی تر هەیە ئەوەی کە من لێرە لە سوید خوێندم لە پەیمانگەی چارەسەری خەم ئەویش بە نووسینی نامە و چەندین جۆری مەشقی تر من ئەوەندەم ئامادە کردبوو پێشکەشتانی کەم و ئێستاش ئامادەم بۆ هەر جۆرە پرسیارێکە دەرەکەم دەستەکانت خۆش دکتۆر نایدا زۆر زۆر سوپاس بۆ ئەو بابەتە گرنگ و بەپێزە لەگەڵ شێوازە ئاساییەکەی خۆت کە زۆر نەرم و لەسەرخۆ شتەکان دەخەیتە ڕوو زۆر سوپاس بۆ ئاگادارکردنەوە و ڕۆشنکردنەوە و ئاشناکردنمان بۆ بابەتە گرنگە بەڕاستی چەند پرسیارێک هاتووە لە ڕێی نووسینەوە دڵنیام ئەوە خەڵکێکی زۆر دواتر سەیری دەکاتەوە ئەمن ئەوانی نووسینەکان من بۆ دەخوێنمەوە ئەوی دەستیشی بەرز کاتەوە بۆ خۆی دەتوانێت قسە بکە بەڕێزان ئێستا کاتی پرسیار و وەڵامەکانە پرسیار و سەرنجەکانە ئەگەر کەسێک دەیەوێ قسە بکات دەتوانێت دەستی بەرزکاتەوە ئێمە ڕێگەی دەدەین بۆ خۆی ئەپرسیارەکە ئاراستە بکە مامۆستا ئاسۆ مەحموود پرسیارێکی هەیە دکتۆرە دەڵێ هەستە نێرێنیەکان کاریگەریان هەیە لەسەر هەڵچوون و تووڕەیی یان نە لەسەر چی؟ لەسەر هەڵچوون و تووڕەیی خۆی هەڵچوون و تووڕەیی بەشێکە لە هەستی نەرێنی ینی خۆی هەم بیر و بۆ چوونە با من ڕوونکردنەوەیەک هەیە لە ڕاهێنەرەکانی ڕاهێنەرێکی ئوردونیە ناوی ئیهاب حەمرێ بەڕاستی کەسێکی زۆر زۆر بەتوانای من ئامادە بوو لە بەشێک لە سمینار و لە خولێکی شتیا بەشداریم کردووە دەڵێ هەموو ئەو بیر و بۆ چوونانەی کە ئێمە بە هەستەوە هەڵی ئەگرین ئەوەیە کە ئەمێنێتەوە لە لامان بەڵام لە کاتی مەشقکردنە ئەگەر ئێمە بتوانین ئەو شتانەی کە لە پێشتر ڕووی داوە و بۆتە هۆی ئازاردانمان ئەگەر هەستەکە لابین تەنها ڕووداوەکە ئەمێنێتەوە بە تەنیا نەزانن ئەوەی کێشەی زۆر گەورە بۆ ئێمە دروستەکە بەشێک لەو ڕووداوانە با بڵێن و کە بە کۆمەڵێ هەستەوە هەستی بە عەرەبیەکەی پێڵەن هەستی مەشحون با بڵێن مەشاعر مەشحونە نازانم بەزەبەر بە کوردی شەحنچی پێڵێن ئەمە وا ئەکا کەوا زوو زوو ئێمە بگەڕێنەوە
بۆ ئەم ڕووداوە پیاداچوونەوەی پێ بکەین ئەوەش بۆیەکەوە یارمەتیمانەدا کە بەڵگەمان بۆ ئەهێنێتەوە کەوا ئێمە لەسەر هاتن بەڵام ئەگەر بیتە سەر ڕاستی ئەمە هیچ سوودێکی بۆ ئێمە نییە دەزانی هەر ئیها باسی ئەزمونێکی خۆیەکە دەڵێ کە دوای ئەوەی لە زانکۆی تەواو کردو بوو بە مامۆستا و هەرچەند هەوڵێدا با بڵێن بابەتەکەی خۆی ئامادەکە هەر ڕازی نەبوو لە خۆی ئەویست وشەی قەبە و هەندێک دەستەواژەی تایبەتی بەکار بهێنی هەرێنا ئەمە باش نێنا ئەمە قوتابەکان بەدەڵیان نابێنە ئیتر دوای ئەوە باش بوو لەو کاتەدا بۆی ڕێکەوت چۆ دەورەیەکی ئازادبوون لە هەستە نەرێنیەکان بۆی دەرکەوکەوە بێگومان لە ڕێگای تێڕامانەوە یاخود مدیتیشنەوە تێگەیشتکەوە ئەو کاتێک لە قۆناغی سەرەتاییە بوو لە کاتی کۆبوونەوەی دایک و باوکەکان داوایان لێ کردکەوە ئەو بابەتێک پێشکەشکە ئەڵێ لەو دەقەیە کە من دەستم کرد بە خوێندنەوە هەموو دەستیان کرد بە پێکەنی لێرەدا چی ڕوویدا لای ئیها ئەوەی ڕوویدا ئەوە بووکەوە ئەو یەکەمیشت هەستی بەکەمی خۆی کرد هەستی بە سوکایەتی کرد و هیچ متمانەیەکی بە کەسانی گەورە نەما جگە لەوەش هەستێک لای دروست بوو کە ئەو بێتوانایە کە ئەو ناتوانێت هیچ پێشکەشتە بزانە چۆن چەند ساڵ ئەمە مایەوە لەگەڵی لە تەمەنی گەورەیە بووە هۆی کێشەبوون بێگومان ئەو توانی خۆی ئازادکانە لەم هەستە و لەم ڕووداوە بەو شێوەیە یعنی نازانم ئەگەر مامۆستا ئاسۆ قەناعەتی هەیە بە وەڵامەکە دەستت خۆش بێ مامۆستا دەست خۆش بێ دکتۆرە پرسیارێکی تری گرنگ هاتووە ئەویش کاکێرش دەڵێ دەتوانی بە دیاریکراوی هۆکاری هەستە نەرێنیەکان ینی کورتکەینەوە لە چەند خاڵێکی مەسەن هەستی نەرێنی هۆکارەکەی چییە کە دروست دەبێت خۆی من وازام لە پێشتر باسم کردوتم هەر ڕووداوێک یاخود هەر هەڵوێستەیەک یان هەر ڕەفتارێک کە کەسانی تر بەرامبەر ئێمە ئەیکەن ئەمانە هەموو هەستی نەرێنی لە ئێمە دروستەکە بۆچی چونکە ڕووداوەکە بە هەستەوە هەڵەنگرین هەستەکەش هەستێکی ناخۆشە ئەوەیە وامان لێ ئەکەکەوە هەستی نەرێنی لە لامایی ئەزانن لە هەندێک تۆژینەوە کراوە ژمارەی هەستە ینی بیرکردنەوە و هەستە نەرێنیەکان زۆر زۆر زیاترن لە ئەرێنیەکان بەداخەوە ینی هەر ئەمەیەکەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئێمە تووشی کێشە بین هەم لە پەیوەندی کۆمەڵایەتەکانماندا هەم لە باری دەرونیمان پێی تێکە چیە لە کاتی ئەوەی کەوا ئەمانەوێت لە قۆناغێکەوە بچینە قۆناغی خیتر وەکو پێشتر ینی ئاماژەم بە کۆمەڵێ لەو هەستانە کرد وەکو هەستی خۆ بەکەمزانین مەسەن یا هەستی لۆمە هەندێک کەسن بەردەوام هەم لۆمەی خۆشیانەکەن هەم لۆمەی خەڵکی تریشەکەن بۆچی یعنی من پێم خۆشە ماوەی چەند ساڵێک ئەمە پرسیار بوو لە مێشکی مندا بڕاستی بۆچی ئەم هەستانە هەیە لای ئێمە لای منیش هەبوون ئەم هەستانە بەڵام تر دوایی لە دوای ئەم خولانەیەکەوە بەشداریم تیا کردو ئەو سەرچاوانەیەکەوە دەستم خستن بۆم دەرکەوت ئێمە ڕۆژانە ڕوبەڕووی کێشە ئەبینەوە ڕوبەڕووی کەسانێک ئەبینەوە کە لەوانەیە ئێمە با بڵێن تەبان نەبینی لەگەڵیانە یاخود بیربۆچوونێکیان هەبێت لەگەڵ بیربۆچوونی ئێمە نەگونجا خۆی لە سەردەمەدا کێشەی نێوان مرۆڤەکان یەکجار زۆر بوون لەسەر لانی ئاینیە لەسەر نەتەوەییە لەسەر سیاسەتە لەسەر هەرچی شتێک پەیوەندی بە ژیانی ئێمەوە هەیە بەداخەوە لە ئەنجامی ئەوەی کەوا ئێمە ڕاهێنراوی لەسەر شتان کەسیشم کرد وازم شتێکم لەبیر چوو باسی بکەم باسی دایک و باوک کە گوتم ئێمە با بڵێن پەیوەست بووی بە دایک و باوکمانەوە کە ئەوان هەموو ئەو شتانەی ئێمە فێر بووین لە ژیانمانە ئەوان ئێمەیان فێرکردەوە بێگومان ئەمە جۆرێکە لە کۆپیکردن بۆ ئاگاداریتان بەڵام ئەمە ئەوە ناگەێنێکەوە ئێمە لۆمەی دایک و باوکمان کرد ئەوان بەو شێوەیان زانین وەکو دایکی جۆن بۆبی وتێتی نابێ ئینسان زۆر لەگەڵ منداڵەکەیان چونکە ئەمە تێکیدا یعنی ئەمە هەمووی عەقیدە و شتی نەریتی و بیر بۆ چوونن لەنەوەیەکە و دەگوازرێنەوە بۆ نەوەیەکی تر
بەڵام ئەوەی کەوا لێرەدا زۆر گرنگە ئەوەیە کەوا ئێمە هەوڵ بدەین وردە وردە لەو سنووردارکردنە ئازاد بوون، چونکە ئینسان چەند سنووردار بکرێ ناتوانێت زۆر بێ لە شت بکاتەوە، ناتوانێت لێکۆڵینەوە بکە، ناتوانێت شت بخاتە ژێر پرسیار، چونکە بەردەوام بڵێن هینێکی بۆ دانراوە دیوارێک دانراوە تۆ نابێت لەم سنوورە دەرچیت. ئەوەیە کێشە بۆ ئینسان دروستەکات، چونکە تووشی هەستی دژەیەکە بێ لە ناوەوەی خۆی. ئەو ئەسڵیەی کە هەیە ئەوە شتێکە با بڵێن لەو کاتێک کە لە دایکە بێ منداڵەڵێن پاکە وەکو فریشتەیە گوناحی نییە وا بەڵام لە دوای ئەوەی کە گەورە بێت چی لەکوێ فێرە بێت لە گەورەکانەوە شتەکان فێرە بێت لە دوای دایک و باو لە هاوڕێکانی لە کەسانی ترەوە. اینجا ئەمە هەمووی ئەگوازرێتەوە بەداخەوە، ئەمە کێشەی بۆ هەموو دنیا دروست کردووە. هەموو ئەو شەڕانەی کە ئێستا هەن، هەموو ئەو کێشانەی کە هەموو دروست بوون لە بیرۆکەیەکەوە دەست پێ دەکەن. وردە وردە تەشەناسەنێ وزەیەکە ئەڕوا بڵاو بێتەوە، ئەبێتە هۆی ئەوەی کە کاردانەوەی کەوا لەسەر با بڵێن دەوروبەر هەیە. زۆر باش دکتۆر، یەک دوو پرسیاری پەیوەست بە یەکتر هاتووە، بەڵام کەسێک دەستی بەرز کردێتەوە مامۆستا عامر، بە ئەوە قسەی خۆی بکە. مامۆستا عامر ڕەشید، فەرموو مامۆستا عامر. سڵاوتان لەبێت. سڵاو لە جەنابیشت، فەرموو. سڵاو لە دکتۆرە ناهیدە، سپاس بۆ ئەکادمیای مێگاماین پلاس. بەڕاستی ئەمە دەرفەتێکی زێڕینە، ئێمە لە ماڵەوە فری دەتوانین بەشداری میتینگێکی وا بکەین کە بەڕاستی جێگەی دەستخۆشیە. پرسیارەکەی من ئەوەیە، ئایا هۆکاری ژینگەی و هۆکاری بۆ ماوەیی تا چەند کاریگەری هەیە لەسەر هەڵچوون و بیرروبۆچوونی نەرینی؟ ئەمە یەکەمیانی. دووەم، بۆچی خەڵکی لای خۆمان کوردستان زیاتر بیرروبۆچوونمان ستاتیکیانەیە، زیاتر بیرروبۆچوونێکی نەرینی وشک نێگەتبە؟ ئایا دەکرێت ئەم بیرروبۆچوونانە بگۆڕین لە ستاتیکیەوە بۆ دینامیکی واتە بیرروبۆچوونێکی ئەکتیڤ و کراوە زیاتر پۆزتیڤ بێت؟ دەستان خۆش بێ. سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە. دەستان خۆش، زۆر سپاس دەکەم، زۆر سپاس. پرسیاری یەکەمی وەبزانم پەیوەندی بە جێنەتیکەوە بوو، ئەگەر غەڵەت نەبم. مەڕێزێکی تریش مامۆستا دوونی نووسرا لای من DUNY، ئایا دەتوانی ئەو خوانەی کە لە جێنێتیکەوە لە باوانەوە دەمێنێتەوە بە هیچ شێوەیەک نەیهێڵیت لە خۆتا، بۆ نمونە تووڕەبوون کە لە منداڵی تێدا دروست بووە، ئایا دەتوانین نەیهێڵین و چۆن دەتوانین؟ ئەو پرسیارە ڕەبتە لەگەڵ ئەو پرسیارەی کاک عامرش. زۆر سپاس. ئەگەر ئەوە بەیەکەوە ڕەبتێکی و جوابی بدەیەوە زۆر باش. خۆی ئەزانی من ئەو ڕۆژە گوێم لە یەکێک لە ڕاهێنەرەکان بوو، باسی ئەو نەخۆشیانەی کرد، مەسەلەن بۆ نمونونەکە ئەڵێن ئەمە لە ڕێی جیناتە و دەگوازرێتەوە یاخود بۆ ماوەیە، با بڵێن لەنەوەیەکەوە بۆنەوەی. وتی من لە دوای ئەوەی ئەویش کۆمەڵێر و سەرچاوانەی خوێندێتەوە، بەڵام بەڕاستی ئەوە قسەی منە، وتی لە 101 نەخۆشی دەگوازرێتەوە لە ڕێگای با بڵێن ئەوەی بۆ ماوەی کەوا پێڵم جیناتەوە لە ڕێگای جیناکانەوە. بەڵێ لە ڕێگای جیناتەوە. واڵێ هەتا ئێستاش هەندێ با بڵێن تاقیکردنەوە کراوە لەلایەن پزیشکانەوە، ئەو منداڵانەی کە هەستەکەن لەوانەیە لە سکی دایکە تووشی نەخۆشیەک ببێت، هەوڵە دەن جیناتی ئەگۆڕن و منداڵێکی با بڵێن ساڵ دەرەچێت. بەڕاستی ئەوە بۆ چوونە من نازانم، بەڵام خۆی هەر ئەم کارانە، ئەم شێوە مەشقکردنانە کە من ئاماژەیان پێ ئەدەم بۆ ئازادبوون. مەسەن بەرنامەکەی من ئەوەیە ئازادبوون لە یادەوەری ئازاربەخشەکان. چۆن ئێمە ئازاد دەبین لە یادەوەری ئازاربەخشەکان، دەبێ ئێمە ئەمە پرۆسەیەک بەڕاستی بڵێن من ئەمە ماوەی 3 ساڵ لە 2 خولا بەشداریەکەن هندستان و لا خولی سوید، بۆیە هیچ کەسێک چاوەڕی ئەوە نەبێ بڵێ بە هەفتەیەک و 2 هەفتە و 3 هەفتە. بەڵام
گرنگ لێرەدا ئەوەیە یەکەمین هەنگاو بۆ من ئەگەر ئەبێ دەرک بخۆم بکەم ئەو هەستانەی کەوا لە منە هەن کە نەرێنی چی ئەوە یەک. دووەم ئەبێ وردە وردە دانیشین زۆر داوامان لێ ئەکەن لیستەیەک دروستکەین لە هەستەکان. ئێستا دێت هات بکەم بەڵی کەوا بەڵێ ئەم شتە ڕوویدا بەڵێ تەواوە دەنجی کۆمپیوتەرەکە بوو بۆ تۆمار ئەم شتە ڕوویدا بەڵام ئەمە تێپەڕی ئەمە کاتەکەی ڕۆیشتیانی بەڕاستی تر ئەزانن من زۆر بەڕاستی نیگەرانە ئەبووم لەو کاتانەی لە لای خۆمان یادی هەڵەبجۆ یادی ئەنفالیانە کردەوە. چیانە کرد؟ ئەوەی کە ئەکرا لەلایەن بەرپرسانەوە ئەو کەسانی کە ئامادا بوون لە مەراسیمەکە وروژاندنی هەستی خەڵکە گەڕانەوەیان بۆ ڕووداوەکەی، یعنی ئەوەندەی تر نەقبیانەکردن لە ئازار و لە هەستی ناخۆشە. لە کاتێکە لە بری ئەوەی ئەمانە پێویستیان بە هاوکاریە، پێویستیان بەوەی کەوا وردە ئازاد من کە ئەمە ڕووداوی بوو پێش 10 ساڵ پێش 15 ساڵ پێش نازان بڵێن مانگێکیش تێپەڕی، بەڵام بۆچی من ئازاری خۆم بدەم لە پێناوی چیە؟ ئایا من قازانجەکەم ئەو کاتێکەوە من ئازارە چێژم یاخود هەستی نەرێنیم هەیە یا تووڕەم بەرامبەر کەسانی تر بە پێچەوانەوە. ئێجا مەسەڵەن من خۆم وەکو نمونەیەک ئەهێنمەوە کاتێک لە قوتابخانە بووم جارێکیان کە چوو بۆ مەکتەب ئەرکی خۆم بەجێ نهێنام مامۆستاکەوتی بڕۆ لەو سوچۆ بۆستان گۆرانەیەکیان بۆتم زانە کاریگەری هەبوو لەسەر بەڵام ئێستا نەماوە بەڵام هەیبوو ئەوەی تەمەڵی بۆ تەلەبە ڕەفیقەن بەخوا عیبە ئەوەی دەرس نەزانێ نەهێنن ئەوەیان بۆتم. اینجا ئەوە وای لێ کردم باوەڕ بکە کە یەکەم جار بۆ هەر ئیشێک ئەچووم، یعنی زۆر تووشی دوو دڵی و قەلەقێکە بووم تۆ بڵێ من بزان تۆ بڵێ من بتوانم وای لێ ئەکردم ئەحەپەسام. بەڵام لە دوای ئەم دەورانە ئێستا هەتاوەکو یەکێک لەو پرسیارانەشی کە لە خۆلەکانە ئەکرا لەسەر ئەوەی کە باشە ئێمە ئەوە ئێستا ڕاهێنانەکەین ئازادە بین لە هەندێ یادەوەری لە هەندێ هەستی نەرێنی، بەڵام خۆ لەناو کۆمەڵگەدا دەژین شت ڕۆدا ڕۆژانە ئەی ئەوە چی؟ کاتێک کە ئێمە ئەو تەکنیکە فێرە بین و ئازادە بین لە کۆمەڵێ هەستی بڵێ ناخۆش ئەوە شتەکان زۆر کاتی، یعنی من ڕۆژانە ئەبێ ئینسان ببێ بە چاودێر لەسەر خۆی. زانی پیاوێکی ڕوسی هەبوو وتی من لاستیکێکم کردووەتە دەستم هەر کاتێ شتێکی ناخۆش دێتەوە بیرم ڕایکێشم، وتی باوەڕ بکەن هەتا ئێوارە دەستم سوور بوو بۆەوە، یعنی ئەوەندە هەستی نەرێنی لە لای کەڵاکە بوو. اینجا کاتێک کە ئێمە ئەم ڕاهێنانە ئەکەین ئەم تەکنیکە فێرەبی ئیتر کاریگەری ئەم هەستە نەرێنیانە زۆر کورتترە کورتخایەنە زوو ئەڕوە، چونکە تۆ خۆتت بەتاڵ کردوتەوە لەم هەستە ناخۆشانەوە ناهێڕی جارێکی تر ئێگۆ یاریت پێ بکە کۆنتترۆلت بکە خۆی ئەوەیە ئەو کۆنتترۆلکردنی ئێگۆی وامان لێ ئەکاکەوە هەستە نەرێنیەکان لەگەڵمانە بمێنێتەوە سینناریۆی بۆ بدۆزینەوە و لە ناویە بخولێنەوە و بۆیە یعنی ئەبێ ئینسان خۆی ببێ بە چاودێر لەسەر خۆی دەرک بە شتەکان بکە و بچێتە ژێری نەک ئینکاریان بکە. ئەوەیە. دووەم دیڤید هاوکینز کە باسی ئەوەکە ئێمە بە سێ شێوە مامەڵە لەگەڵ هەستە نەرێنیەکانمان ئەکەین کە هەمویان سەقەتن کە هەمویان وامان لێکەن زیاتر ببێن. ئەویش ڕاهکردنە شاردنەوەیە و باسکردنە بۆ خەڵکی تر. هیوا هەیەڵێ باسی خەمەکانت کە بارت سوپەر بس ئەوە وای لێ ئەکا ئەو کەسە زیاتر وابەستە بێ بۆ هەستانەوە و هەستە نەرێنیەکانیشی بۆ کەسی بەرامبەر ئەگوازێتەوە. یعنی بۆ شێوەیە یعنی ئینسان دەست بکە بە کارکردن لەسەر خۆی یاخود بەشداری بکە لە هەندێک خولا تەکنیکەکە بەباشی فێرە بێت خۆی ئەم خولانە چەند بە گرروپ بکرێن ئەوەندە سەرکەوتووە چکە هەر کەسە و کۆمەڵە ئەزمموی خۆی هەیە لە بینی خۆیانە باسیەکەن و یارمەتی دەرە بۆ ئەوەی کەوا
کەسێک ئازاد بۆ بە چ شێوەیە و تەکنیکەکانیش جۆرا و جۆرن بەڵام زۆر نزیکەکەەوە. تەکان خۆش دکتۆرە ئۆبزان پرسیاری دووەمی ما بوو نازانم من لەبیرم نەماچکە خەریکی خوێندنەوەی پرسیارەکان بووم. بەڕێزێک بە ناوی مامۆستا زەینەب عومەر لە فەیسبوک لەگەڵمانە لێرە نا لە فەیسبوک دەڵێ دکتۆرە پێتوانیە ژینگەی ئێمە زۆر لەبارە بۆ بەرهەمهێنانی تاکێکی نەرێنی کە هەموو هۆکارەکان هەیە بۆ ماندووکردنی دەروون و جگە لەوەش مرۆڤ زۆربەی کاتخۆشی هۆکارەکە ناتوانێت ئەرێنی بێ چونکە ئەو پەیامەی کە تۆ ئاراستەی خۆتی دەکەی لە سەرەتای ڕۆژەکەت ئەو لە کۆتایی ڕۆژەکە وەری دەگریتەوە ئەگەر بە ئەرێنی بێیان بە نەرێنی بێ بەپێی ئەوەی چ ئاراستەی خۆت کرد. ئێمە وەکو وڵات زۆر زۆر ئاڵۆزە بەهۆی دروستبوونی یەک کۆمەڵ کێشەی جۆران جۆر نامەوێت بچمە ناو بابەتەکەەوە بەڵام بۆچی یعنی ئەبێ ئێمە پرسیار لە خۆمان بکەین لە وڵاتی سوید و لە وڵاتە ئەوروپیەکان و لە هەندێک وڵاتی عەربی ئەم کەسانە بۆچی پەنایان بردووەتە بەر ئەم میتۆدانە سپۆریان وەرگرتووە و خول ئەکەنەوە یارمەتی خەڵکردن هەمووی بۆ ڕزگارکردنی خەڵکە یعنی من حتا پار هاتەوە لەگەڵ یەکێ لە ڕێکخراوەکان لە سلێمانی دانیشتم وتم کاتی ئەوە هاتووە ئێمە دەست بکەین بە کارکردن لەسەر تاک چونکە هەتا بەوە دەست پێ نەکەین گۆڕانکاری نابێت چونکە ئەو گۆڕانکاریانە دەبێت لە ناوەی مرۆڤەوە دەست پێ بکات کێشەکان هەموو لە ناوەی ئێمە بۆیە ئەمەشە بێتە هۆی ئەوەی کەوا مرۆڤەکان هیچ کەسێ ئەوی تری قبوڵ دەبێ و چارەسەر تاقەت چارەسەرێکە کە من ئێستا ئەیبینم ئەوەیە خەڵک تونوتیشی بەکارێنن بە شێوەی جۆرا و جۆر یعنی ڕاستە دۆخی سیاسی با بڵێ و دۆخی ئابووری ئەمانە هەموو کاردانەوەیان هەیە بێگومان کەس ناتوانێت ئینکاری ئەوە بکاکەوە کەسێک با بڵێن دۆخی ئابووریەکی زۆر خراپی هەبێ بەڵام زۆر دڵخۆش بێ وڵاوەکەی مشکلەیە و دەیگوێمە دەرێ و هین نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئینسانە بێت بیر لە خۆی بکاتەوە باشە من ئەگەر هەربیر لەوە بکەمەوە کە ئەو بڵێن ئاستا ئابووریەی کە ئەمیست پێی بگەم ئێستا توانای ئەوەم نییە یارمەتی مەدا چاکی بکەمەوە نەخێت بەڵام ئەگەر بێت و تۆزێ وردە ناوەی خۆم ئاسوودە بکەم لەوانەیە بتوانم چارەسەرێک بدۆزمەوە مەسەلەن زۆر لەوانەیە کە ئێمە ئەیان بینین پێشتر هەریەک پیشەیەنە وێستا دوو پیشەی هەیە چووە کارێکی بۆ خۆی دۆزیوەتەوە دۆخی باڵین لایەنی ئابووریەکەی چارەسەر بکات اینجا لە بری ئەوەی ئێمە هەر بگەڕین یعنی ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە لەوەی کەوا بەردەوام بیر لەوە ئەەکەینەوە کەوا کێشە هەیە بەڵام بیر لە چارەسەریەکان ناکەینەوە با لەسەر ئاستی تاک بیر لە چارەسەریەکان بکەینەوە باشترە لەسەر ئاستی خێزان هەنا نەبین بۆ لایەنێک کە ئێمە دەسەڵاتمان نیە لەسەری بۆی باشتر وایە یعنی ئەم ئاڕاستایە بەڕاستی زیاتر و زیاتر پەلەی پێ بدرێ و خەڵک ڕووی تێ بکەن هیوادارم من یعنی لای ئێمەش لە کوردستان ژمارەی ڕاهێنەر ژمارەی ئەو کەسانەیەکەوە یانەوەکان لەسەر خەڵکان زیاتر بێ و ئەما بێتە هۆی دروستبوونی جۆرێک لە تەبایی لە نێوان خەڵکە چونکە ئێستا ئەو کەسانەی وەکو ئێکخارتۆ و دیپاک چۆپرە و چەندینی تر گەیشتونەتە ئاستی یەکبوون oneness بە ئینگلیزیەکەی ئەو یەکبوونە یعنی ئەوان جیاوازی ناکەن لە نێوان خۆیان و کەسانی تردا نەکێشیان لەگەڵ کەسا هەیە نە ڕقیشیان لە کەسە یعنی ئەم هەستە خراپانە ئێمە بەشی زۆری هەم ڕاهێنراوین لە مناڵیەوە لەسەری و هەم ئیتر بۆ بەخۆ لێمان هەر شتێک ڕووبدا ئەبێ خەمدامانگرێ ئەبێ تووڕەبین ئەبێ هەڵچی بەڵام خەزانجەکەی چییە یعنی وەڵامی من ئەوەیە بەڕاستی بۆ ئەم پرسیارەوەی دکتۆرە زۆر سپاس بەڕێزێک بە ناوی گۆڤار دەڵێ ئایا بیرکردنەوەی نەرێنی تەنها بە مدیتیشن لەناو دەبرێت واتە ناتوانین خۆڕسکانە خۆمانی لێ دەرباز بکەین بەڕێزێکی تریش مامۆستا شکۆفە دەڵێ مدیتیشن وەک دەزانین جۆری زۆرە مامۆستا شکۆفە
لە پەروەردەی بنەڕەتی دەڵێت جۆری زۆرە بەڕای دکتۆرا کە ئەمە جۆری لە هەمویان کاریگەرتر و باشترە ئەگەر ئەو دوو پرسیارە پەیوەندی بێتتر هەبوو فەرموو. خۆی هەروەکو وتم یعنی ئاماژەیەکم بە چاکرەکان کرد لە جەستەی مرۆڤ 72,000 خاڵی وزە هەیە بەڵام سنتەرەکان 7 سنتەر هەیە ڕێک لەگەڵ هینەکەی ماسلۆفایەکە دێرنەوە کە چۆن بەشی خوارەوە بۆ مانەوەیە لە ژیان وردە ئەگاتە ئاستی سەروتر و سەروتر ئەم شاکرانش بەو شێوەیە هەر شاکرەیەک بەرپرسە لە بەشێک لە ئەندامەکانی جەستە بۆیە وتم ئەگەر بێت و ئێمە مەشق بکەین لەسەر هاوسەنگبوونی ئەم شاکرانە کە زۆر ئاسانە لە یوتیوبە چەندین با بڵێن مەشق هەیە لەسەری بە پێویستی بە هیچ زمانێک نییە ئەوە یەکەمیشت تۆزێ وردە سووکەبین با بڵێن دوای ئەو تەمرینی هەناسەدانە بۆچی مدیتیشن خۆی ئێکهارتوڵ کتێبێکی هەیە لەسەر بێدەنگی من یەکەم جار کە بینیم وەم زانی بێدەنگی هەندی چی یعنی من قسە نەکەم نەخێر بێدەنگی معنای ئەوەیەکەوە ئێمە بیر ناکەینەوە یعنی وردە مەشق لەسەر ئەوە بکەین کەمتر و بیر بکەینەوە چونکە هەموو بیرکردنەوەکانە کەوا مێشکی ئێمە پڕەکە و ئەبێتە هۆی ئەوەی کەوا فشار بکەوێتە سەر جەستەمان چونکە ئێمە ئەو عەقڵە ئەو مێشکەیە کەوا ئاراستەی هەموو جەستە ئەکەن کاتێک کە ئێمە لە مدیتیشن با بڵێن زیاتر خەڵک لێ تێئەگا دانیشتنە بەڵام ئەبێ ئێمە چاودێری هەناسەکانمان بین اینجا ئەو کاتێک کە تۆ چاودێری هەناسەکان تەکەی و لەسەر خۆت بیرکردنەوەکان کەمترە بێتەوە ئەزانن لە ئەتۆژینەوەکان ئەویان دەرخستەوە ئێمە لە ڕۆژێکان لە 60,000 بۆ 80,000 جار بیرەکەینەوە اینجا بزانن چ ئەرکێکە چ فشارێکە لەسەر مێشکمان بۆیە یعنی ئاراستەی ئەم کەسایەتیانە هەمویان ئەوەیە مدیتیشن هەم لە ڕێگای هەناسەدانەوە هەم لە ڕێگای هەندێک مەشقەوە وەکو مامۆستا شکۆفە ئاماژەی پێکرد کەوا مەشقەکانیش جۆرا و جۆرن بەڵام ئینسان ئەتوانێت لەگەڵ ئاسانترین شێوەیە دەست پێ بکات بەوەی کە هەم هەناسەی باشتر بێت و هەم وردە جەستەی ئارام بێتەوە لە کاتی من زۆرترین لەو کاتانەی کە مدیتیشنمان کردووە لە بەگروپ لە خولەکانە لەو کاتانە هەنێ ڕووداوی ژیانی خۆم بەبیر هاتووە لە کاتێکا من ئێستا دانیشتوم لەگەڵ ئێوە قساکەم هیچ بوارێک نییە ینی بۆ ئەوە یاخود کاتێک دانیشین بیرکردنەوەی ئەخولێتەوە سینارەوەی بۆ دروستەکەین خراپتر و خراپتر بێت لەبەرەوە زۆر پێویستە ینی وردە ئینسانە بێ هەنگاو بە هەنگاو سەرەتا با بڵێن هوشیار بێتەوە مرۆڤ کە ئەم پرۆگرامانە هەیە کە ئەم فایلانە هەیە لە عەقڵی ئەنگادا دوای هەنگاوی دوای ئەوە دەرکی پێ بکەین و ببی بە چاودێر لەسەر خۆت و لە کاتی مدیتیشنەکانیشە وردە شتەکان دێنەوە یادمان و هەوڵ بدەیت کە خۆمان ئازاد بکەین لەو هەستەی کە ئازارماندا چونکە هەر وەکو وتم ڕووداوەکە ڕووی داوە یعنی کێشەی مرۆڤەکان لەوایە هەرچی بڵێن هەستێکی ناخۆشیان هەیە خەنە سەر دەوروبەر لە کاتێکا ڕاستی من ئێستا هەست بە خۆشی بکەم پەیوەندی بە ناومە هەست بە ناخۆشیش بە هەر بە هەمان شێوەیە بۆیە ئێمە ئەبێ خۆمان بەرپرسبی لە هەستەکانمان و لە ئازادبوونی لەو هەستانەی کەوا ئازارمانەدا دەست خۆش دکتۆرە بەڕێزێک بە ناوی کوێستان دەڵێت دەکرێت هەستە نەرینەکان بە تەواوی نهێڵین یان بەس دەتوانین کەمی بکەینەوە چۆن خۆی هەروەکو منوتەوە ئەمە پرۆسەیەکە یعنی ماوەڵین ڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە ئەتوانین ئەگەر بە شێوەیەکی ڕێکوپێک مەشق بکەین ئەو تەمرینی هەناسەدانانە بکەین ئەو مەشقانە بکەین و ئەگەر کەسێک بێوێ ئازاد بێ سەرەتا ئەتوانین لیستەیەک بکات لە لای خۆی ینی ئەو هەستانە چین ئایا من ئازاری ویژدانیم هەیە ئایا من خۆم بە کەمەزانم ئایا تووڕم ئایا هەستی لە دەستدانم هەیە و چەندین هەستی تر وردە بیر لەو هەستە بکاتەوە بەڵام نەچێتە ناویەوەنی ئەم ڕاهێنەرانە جەخت لەسەر ئەوە دەکەنەوە دەڵێت تۆ ئەبێ
بگەیتە حاڵەتی نیوترال یعنی بێلایەن نابێت بچیتە ناو بیرکردنەوەکە و مناقەشەی بکەیت و لەبەر ئەو نا ئەوە هیچ سوودێکی نییە وازی لێ بهێنە دەستبەرداری بە letting go لستنزانی بۆبرن هاوکینزە دەیڤید هاوکینز کتێبی اینجا لەوێدا ئەو بامە چونکە ئەزان ئەگەر بێت و ئینسان لەو کاتە بەری لە خۆی بکات من لە چ دۆخەکەم ئەم هەستانە چ قازانجێکیان بە من گەیاندووە هەتاوەکو بێت و کەسانی تر چەنێ ئازاریان داری چەنێ با بڵێن شتی کاری ناشایستەیان کرد بێت ئەو پەیوەندی بە خۆیان باشترە ئینسان بڵێ ئەوە هەستی ئەوە پەیوەندی بە منەوە نییە هەرچیەک ئەڵێت بەڵام من چ قازانجێکەکەم لەم هەستان نەخێر هەمووی زەرەرە کەواتە وردە وەرگە کەسانێکان وەکو ئێکهارت تۆڵ دیپاک چۆپرا جۆ دیسپێنزە لویسەی هەرچەند نەماوە ئێستا لە ژیاندا بەڵام زۆری تریش هەیە ئەمانم بە تەواوی ئازادبوون لە هەستی نەرێنی بەڵام هەستی نەرێنی دروست ئەبێتەوە بەس هەمووی تۆوات لێدێ بەشێ کاتیە زۆر کورتە کاتەکەی ئەڕوا بەجێ هێڵی چونکە هەروەکوتم تەکنیکەکە فێربووی و خۆشت دوورە پەرێز گرتووە باشترە یانی زۆر ئینسان شتەکان لێک نەداتەوە ئەوەندە نەچێتە ناوەی بۆچی وایوت و چی بوو مەبەستی چی بوو وە هەتا دوای بێگومان کەسانێکن بە تەواوی ئازاد بوون لە هەستە نەرێنیەکە دەست خۆش دکتۆرە کار عامر ئەوەی قسەی کرد پرسیاری دووەمی دیارە وەڵامەکەی وەرنەگرتەوە پرسیاری دووەمی ئەوە بوو ئایا بیر و بۆچوونی ستاتیکی دەتوانین بیگۆڕین بۆ بیر و بۆچوونێکی دینامیکی یاننا ئەوە تێناگەم لەو پرسیارە وڵی ئەو های نووسیوەتەوە مەبەستی ئەوەیە نازانم مەبەستەکەی چیە ئەگەر نادەچین هەرکەر کاگ عامر دەتوانی ڕوونکردنەوە بدەی و بینووسی شنە حەمید دەڵێ یەکێک لە هۆکارەکانی هەستی نەرێنی بریتیە لە کاردانەوەی کەسانی دەوروبەر چۆن بتوانین خۆمان ڕابهێنین لەوەی کە چیتر زیاتر ڕوونکردنەوە بۆ دەوروبەرەکانمان نەدەین و کاردانەوەکانیان کاریگەری لەسەرمان نەبێت ئێوە وابزانم هەر خۆی بەشێ لە وەڵامەکەی داوەتەوە یعنی ئەمە پەیوەندی بەو کەسەوە هەیە وەریەگرێ یا وەری ناگرێ یا پێویستی بەوە نەبێ ڕوونکردنەوە بدا بانەیدا زۆر کەس هەیە تووشی یعنی ئازاری ویجدانیە بن کاتێککە ڕوونکردنەوە ئەدەن بە کەسێکی تریان نایدن بە تایبەتی لە نەدانی بۆچی مندا ئەبێ ئەو چۆن بیر بکاتەوە بێت چی بڵ ئەگەر مەبەستی لەوە بێت ینی لەبەرەوە بەڕاستی ینی ئێمە هەروەکوتم با خۆمان لە سنتەرە بین لەم کارانە و ئەمە شووە ئەکاتەوە وردە وردە بکەوینە ژێر کاریگەری خەڵکی ترەوە نەبچینە ناو هیچ قەفەسێکەوە نەبچینە ژێر چەتر و چادری کەسانی ترەوە چونکە ئێمە کەسایەتی خۆمان هەیە یعنی ڕاستەوە ببورن من لە بیرم چوو باسی خودی ڕاستەقینە بکەم بۆچی ئێمە دابڕای لە خودی ڕاستەقینە خودی ڕاستەقینە ئەزانن فەیلسوفێکی هندی هەیە ئەڵێ تۆ هەڵقوڵاوی ئارەزوەکانی ناوەوەی خۆتی ئارەزوەکانت چۆن بن خواستەکانیشت بەو شێوەیە دەبن خواستەکانت چۆن بن کردارەکانیشت بەو شێوەیە دەبن کردارەکانت چۆن بن چارەنووسیشت بەو شێوەیە دەبن بەڵام ئێمە بێگومان بە مناڵی لەوانەیە زەحمەت بێت یعنی کەوتونێتە ژێر کاریگەری دەوروبەرەوە بەڵام ئێستا کە هوشیار بووینەتەوە ئەو شتانەی کە زرر بە ئێمە ئەگەێنن بۆچی خۆمانی لێ ئازاد نەکەینانی پێویست ناکە خۆمان ببەستینەوە بە هەندێ نەریتەوە بە هەندێ واتاوە بە هەندێ بیر و بۆچوونەوە کە بۆ ئێمە هیچ ئاسوودەیەکمان پێ نابەخشێت کەواتە باشترین چارەسەر ئەوەیەکەوە بە وا بکەین کاردانەوەی قسەی خەڵکی لەسەرمان نەمێنێ چونکە هەروەکو وتم ئەگەر قسەی ئەو کەسە ئێمە بە هەستەوە هەڵێگرین ئەوە ئەبێتە هۆی ئازاد
بەڵام ئەگەر وەکو چەند وشەیەک کە ئەو کەسە دەری بڕێوە پێی وتوین ئەو کاریگەری نابێت لەسەرمان ئەبێ بڵێن ئەوە بیرۆچوونی ئەوە پەیوەندی بە منەوەنی حتا لەسەر منیش بێت ئەوە ئەو وا بیرەکاتەوە ئەو بیرۆچوونی من نییە گوزارە لە من ناکات بەو شێوەیە بە مامەڵەی لەگەڵاکەن. دەست خۆش بێ ژیلا مصلح دەڵێ جگە لە مدیتیشن ڕێگای تر هەیە بۆ ئەوەی خۆمان لەو هەستە نەرێنیانە ئازاد بکەیت جگە لە مدیتیشن؟ بەڵێ خۆی من باسی مدیتیشنم کرد لەبەرەوەی کەوا ئێمە لە کاتی مدیتیشنە با بڵێن و هەناسە ئەدەین زانی هەنێ مدیتیشنی ئاڕاستەکراوە هەیە من هێوادارم بۆ زوانم بتوانم دەنگی کوردی بخەمە سەر هەندێ مدیتیشن کە زۆر یارمەتی دەرە بۆچی مدیتیشن من زۆر باوەڕم بە مدیتیشنی ئاڕاستەکراو هەیە بۆ ئەو کەسانەی کەوا تازە بڵێن هاتوونەتە ناو ئەم بوارە و تازە ئاشنای بابەتەکە بوون چونکە کاتێک کە تۆ گوێت لە دەنگی ئەو کەسا بێ پێتەڵە سەرنجل لەسەر فڵان شوێنت بێت لەسەر ئەوە بێ وا بیر بکەرەوە هەتا دوایی وا پێدەی لە بیرکردنەوەکان دابڕێ کەمە بێتەوە اینجا ئەمە باشترین پشووە بۆ مێشک ئەو کاتەی کە تۆ دا ئەبڕێ لە بیرکردنەوەکان زانی من لە یەکێ لەو دەورانەی یۆگا کە لێرە ئامادەی بوون لە نەوەتەکان تازە هاتووە بۆ سوید ڕاهێنەرەکەمان لە پاش هەندێ بێگومان ئەو مەشقی جەستەیشی تا هەبوو مۆمی دائەگیرسان چەند مۆمێکی داگیرسان ئەیوت سەیری مۆمەکە بکەن بۆ ماوەی دووسێ خولەک اینجا ئەیوت ئێستا چاوتان بنووقێن ئەیوت ئێستا مۆمەکە ئەوە دێتە پێشەوە ئەوە گەورە ئەبێ ئەوە ئەچێتە ئەولا ینی هەموو ئاڕاستەکانیشی لەبەر بوو بەڕاستیش وا بوو بە چاوی نوقاوە ئێمە بەو شێوەی مۆمەکەمان ئەمە مەسەلە لێرەدا مۆم نییە بەڵکو مەسەلە ئەوەیەکەوە ئێمە داببڕین لە بیرکردنەوە چونکە ئەوەی ئازارمانەدا بیرکردنەوە نەرێنیەکانە لەسەر پەیوەندیەکانمان لەسەر هەڵسوکەوتی خەڵک جاریوە هەیە لەسەر خۆمان زانن ئەو ڕاهێنەرەی لە ئاخر جار گوێم لێگرت کە باسی نەخۆشیەکانەکە و پەیوەندی بە چه هەستێکەوە مەسەلێکێک لەواناڵێت ئەوانەی کە تووشی سیبکە بن لە دەموچاوێناوان خۆیان خۆش ناوێت حەزیان لە خۆیان ناتوان خۆیان ببین ینی کۆمەڵێ ڕوونکردنەوەی زۆر هەیە لەو بارە خۆی زۆر باش ئەمانە ئینسان هەر وەکو زانیاریش وەریگەی هەر باشن بەڕاستی دوایی ئەمە بێتە هۆی کرانەوەیەک ئەمە زۆرم پێ خۆشە بێ ئەگەر ئەوانەی کە ئێستا گوێیان لە منە با تۆزی خصوم تیانە دروست بێت بە دووادار چوون بکەن بگەڕێن بەڕاستی ئەوانەی عەرەبی ئەزان من ئەتوانم ناوی هەندێک کتێبیان پێ بڵێندی ئەم نووسەرانەکە کراوە بە عەرەبی مەسەلەن دەیڤید هاوکینز کتێبەکەی کراوە بە عەرەبی دیپاک چۆپرەش وەبزانم هەیە چەند کتێبێکی ئەکهارت تۆل چەند کتێبێکی هەیە یعنی ئینسانە بێ بەڕاستی بۆ ئەوەی هەم زیاتر بچێتە ناو بابەتەکەەوە باشتر لی تێبگا هەوڵ بدا ئاشنا بێت و دوای ئەوش هەوڵ بدات بێتە ناو خولەوە یعنی ئەو خولانە زۆر یارمەتی دەرن هەروەکو وتم یعنی کۆبوونەوەیەکە و دابشکردنی ئەزمونە و چوونە ناو دۆخێکی ترە بە هاوکاری ڕاهێنەر ئەبێ زۆر ئەکتیڤ بێ لە کاتی خولەکەدا بۆ ئاڕاستەکردن بۆ ڕێنماییکردن بۆ ڕێگانی شاندان تر ئەمە وا ئەکا دەوردا ئازار بین بەڵام کاتیوە قەشتی وانە کەسێک لە مایەکە لە هەموو شتێ ئازار دەست خۆش بێ دکتۆرە بۆ پاڵپشتی قسەکانیشت تریسکا دەڵێ هەموو ئەو شتانەی ئێمە هەستی پێ دەکەین و ئەو ڕەفتارانەی ئەنجامی دەدەین سەرچاوەکەی چۆنیەتی بیرکردنەوەی خۆمانە تەواوە گۆڤار پرسیارێکی تری نردووە دەڵێ ئەندامانی خێزان وەک دەزانین لێک ژینگە گەورە دەبن لێک بی ئەپەروەردە دەبن بەڵام جیاوازن لە بیرکردنەوە و لە ڕەفتاریان لە ڕووی تووڕەیی و هێمنی و گەشببینی و ڕەشببینی جەنابەت ئەو جیاوازی بۆچی دەگەڕێنێ خۆی هەریەکە لە ئێمە بە کۆمەڵی خصلەتی جینیەوە لەدایکە بێت و جگە لەوە ئەوەی کە باسی خودی ڕاستەقی نەکەین بەڕاستی
لەو خۆلانەی کە من بەشداریان تیاکەم لە هندستانەوە ئەوان باسی دە بەرنامەکەن لەوانەیە خەڵکی ئێمە باوەڕی بە هەندێکی نەبێ یەکێک لەوانە ژیانی پێشووە کە ئێمە لە بەشێ لەو کێشانەوان چارەسەر نەکردو هاتوون بەڵام بە هەر حاڵ لەو کاتەی ئەڵێ لەو کاتەی کە پیتاندنی هێلکەی دایک و تۆی باوک دەبێت تر لەو کاتەوە وردەوەدا ئەم شتە بچووکە کە نازان چەندێکە ئەزمۆکەوە کاتوانی دایک بە تایبەتی دایک ڕۆلی هەیە لە گواستنەوەی هەستەکانی بۆ مناڵەکەی هەتایکە لەو ڕاهێنەرانە باسی نەخۆشی شەکرەی کرد وتی هەندێک ئەڵێ هەندێک منداڵ هەیە کە لە دایکە بن نەخۆشی شەکرە وتی هۆکارەکە دایکەکەیە ئەو هەستانەی گواستوتەوە بۆ منداڵەکە نمونەیەکی زۆر زیندوی باشم لەلا هەیە ژنێک لێرە باڵێن تقریباً پێش 16-17 ساڵ دووگیان بۆ منداڵی یەکەمی زۆر تەندروست بوو من دووگیانی دوانە بوو چمک بوون ئەو ژنە زۆر سیر بوو هەر لە سەردا من ئەزانم ئەم مناڵانە کەم ئەندام من ئەزانم ئەم منداڵانە تەواوی ئەگەر هەردووکشیانە بێکی باوەڕتان هەبێ لەگەڵ ئەوەی ئەو ژنە لەو پەڕی تەندروستیە یعنی هیچ کێشەی نییە زۆر گەنج بوو یەکێک لە منداڵەکانی کەم ئەندام دەچوو یعنی هەنێ شت هەیە لەوانەیە خەڵک بە زەحمەت ڕوای پێکە مەسەلەی وزە مەسئلەی ئەو پەیوەندی دایک هەیەی لەگەڵ مناڵەکەی کاتێک کە دووگیانە پێوەی هەر خۆراک نییە بەڵکو هەم هەستەکانە هەموو زەیەکەوە بۆیە گوازێتەوە لەبەرەوە ئێستا زۆر بۆیە بۆچی من ئاواستەی خەڵکەکەم خۆلەکانە بەشداری کەم چکە دەیان نمونە هەیە ئینسان ئەتوانێت بیهێنێتەوە کەوا قەناعەت بە خەڵک بکاکەوە ئێمە زۆر ئەبێ ئاگامان لە بیرکردنەوەکانمان بێت چکە بیرکردنەوە چۆن جۆ دیسپێنزە توانی بە بیرکردنەوەی ئەرێنی و لابردنی بیرکردنەوەینەکان بکەوێتەوە سەر پێی کە دکتۆرەکان دوای ئەوە شۆک تووشی شۆک بوون نامی لەو ڕووداوە باوەڕیان نەئەکرد بە چاوی خۆیان بۆیە بەڕاستی مەسەلەی با بڵێن ئەم هەستانە و گواستنەوەی کاریگەری زۆری هەیە بەرنامەی تر هەیە مناڵ هەتا تەمەنی 6 ساڵی ئەمە کۆمەڵە بەرنامەیە کە ئینجا دوای ئەوە قۆناغ بە قۆناغ کە گەورە بێ کێشەکان زیاترە بن یعنی ئەو مناڵانە وەکو ئەو مامۆستای ئاماژەی پێ ئەکا ڕاستە لە یەک ژینگا گەورە بن بەس زانی جاری بە هەیە دایک و باوکەکە بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ هەمووان ناکەن یعنی یەکێک هەستی ئیرەی چۆن دروستە بێ لە ئینسان کاتێک کە ئینسان مناڵە دایک و باوک بەراوردی مناڵەکانیان بە یەکتریەکەن لەبەر هەر هەوکارێک بێ یاخود بەراوردیانەکان بە مناڵی ترەوە ئەوە زۆر زۆر کێشەیە یعنی ئەو منداڵە زۆر خۆی بە کەمە زانێت لەو کاتە و ئێمە ئەبێ بزانین هەر کەسە و توانای خۆی هەیە هەر کەسە و با بڵێن جۆرە خواستێکی هەیە لەو شتا اینجا ئەوەی خواستی ڕاستەقینەکەیەکەوە ئەو منداڵە بە شێوەیەک دەرەچێت و منداڵەکەی تر بە شێوەیەکی تر جگە لە حەسڵەتی جینی و کۆمەڵێ بەرنامەی تر مەسەڵەن جاری وا هەیە دوو کەسن لە خێزانێکە ڕووداوێک ڕوو ئەدا مەسەڵەن لە دەستدانێک کەسێکیان ئەڕوا سێرەکەی کاردانەوەی لەسەر هەرێکێکیان بە شێوەیەکە هیچ یەکێک یعنی وەکو یەک نین باوەڵێن دیارە هۆکارەکەی ئەوەی هەرێکە و بە شێوەیەک وەریەگرێت من لە یەکێ لە سیمینارەکان ئاماژەم بۆ کردوتم زۆر باشە ئەگەر بێت و ئێمە هەندێک نەریتی کۆمەڵایەتی و ئاینی هەیە بەکاری نەهێنین لە کاتێکا کە ئەچینە لای کەسێک کە کەسێکی نزیکی لە دەستداوە هۆکارەکەشی ئەوەیە چونکە حتا وەکو ئەگەر من لەو کاتەدا هەمان کەسی نزیکم لە دەستدا بێ کاردانەوەکەی لەسەر من بە شێوەیەکە لەسەر ئەو بە شێوەی ترە بۆیە ئێمە ناتوانێت بچینە ناوەی هەموو کەسێک و بڵێن تۆ وا بکە تۆ بۆ شێوەیە ڕفتار بکە تۆ بۆ شێوەیە بیر بکەرەوە 1000 ساڵ خەڵک وا بە من بڵێن شتێک خۆم قەناعەتم پێی نەبێ ناکەم سپاس زۆر باشە وڵات پرسیاری تر هاتووە بەڵام کاک نەوزاد دەستی بەرز کردەوە بە ئەو مەجالی بدەین قسە بکە کاک نەوزاد ئەگەر جەخت بکەوە بەس لەسەر پرسیار تکایە لەبەر کاتەکە با زۆرترین پرسیار وەڵام بدەینەوە کاک نەوزاد فەیضی جەمیل ناوەکەوان نووسراوە فەرموو مایکەکەت بکەوە قسە بکە مامۆستا نەوزاد گوێت لێمانە
ئەگەر جێت لێمانە فەرموو مایکەکەت بکەوە. کاک نەوزاد لای من نەما ناوت نازانم ڕەنگە دەرچوو بێ کە هاتەوە مەجای دەدەین. دووسێ پرسیاری کۆتایی ماوە دکتۆرێکە چند کاک عامر ئەو پرسیارەی کە گوتی ئایا دەتوانین بۆ چوونی نەرێنی مەبەستی ئەوەیە لە نەرێنی بۆ چوونی داخرا و وشک بیگۆڕین بۆ چوونێکی ئەرێنی و ئەکتیڤ و چالاک وەکەوەی کە دەڵێ فیکسد مایندسێت بگۆڕین بۆ گرۆث مایندسێت یانی. ببوورە دکتۆرە مایکەکەت داخراوە مایکی تۆ داخراوە دکتۆر ناهیدا مایکی تۆ داخراوە مایکەکەت داخراوە ئەگەر بیکەیەوە مایکی تۆ بەس مایکەکە بزانە دەستێک بە دوگمەی مایکەکەدا بووە لە سەر شاشە دیارە مایکەکەت بکەیەوە ئێستا دەتوانی بیکەوە دکتۆرە ناهیدا حاولە بکە مایکەکە بکەیەوە خۆت کۆ هۆستی دەتوانی دکتۆرە لای ئێمە داخراوە مایکەکەت هەر لەسەر شاشەکەیە مایکەکە دکتۆرە ڕەنگە لە خوارەوە ڤیدیۆ و مایکەیە بەس مایکەکە داگرە دەبێتەوە داخراوە هێشتا داخراوە ڕسمی مایکرۆفۆنێکە دکتۆرە ڕسمی مایکرۆفۆنێکە لەسەر شاشە نەبۆتەوە تا ئێستا لای ئێمە بەڵێ بەڵێ ئێستاتەوە فەرموو سیارەکە وازح بوو فیکس مایندسێت بگۆڕین بۆ گرۆث مایندسێت یعنی ئەو شتانێکەوە ئێمە تیا گیرساوینەتەوە ئەوە نییە ئەو بیرکردنەوەی کە بەردەوام دێن و هەمووی لەسەر خۆمان وەستاوە زانی یعنی هەر جۆرە بیرکردنەوەیەک بێ هەر جۆرە لە دەستانێک بێ هەر جۆرە ڕووداوێک بێ هەڵوەستەیەک بێ ئەبێ ئێمە کار لەسەر ئەوە بکەین هەروەکو وتم دەرکی پێ بکەین و دەستنیشانی بکەین و هەوڵ بدەین کەوا خۆمانی لێ ئازاد بکەین بەوەی کە ئەمە هەستێک بووە ئەمە ڕووداوێک بووە ڕووی داوە کەواتە من بۆچی لای خۆم لە ناوەی خۆم بیهێڵمەوە هەمووی پرۆسەیە کارکردنە یعنی بە یەک مدیتیشن نابێ بە یەک جار نابێ بەڵام گرنگ ئەوەی ئینسان خواستی تیا هەبێ ئەوەش هەیە ئینسان ئەبێ خواستی تیا هەبێ ئەبێ کار تەرخان کا بۆ ئەمە بەستە و ئەبێ ئەو تەکنیکە بەکار بهێنێ کە پێویستە بۆ ئازاد بوون بەڕاستی یعنی من لێرەدا ناتوانم بچمە ناو هەموو تەکنیکەکانەوە خۆی زۆر چەند من ئاواتە خواز بووم لە کوردستان بتوانم خول بکەمەوە بەڵام بەداخەوە کەس نەبوو بە سپۆنسەری ئەو خولانە ئەگینا هەتا ئێستا لەوانەیە کۆمەڵی خەڵک هەم ئازاد بوونە هەم بوونە بەڕاهێنەر ئەنی ئەمەش بە قسەیەک و دوو قسە باڵێن کۆتایی پێ نایەت یاخود چارەسەر نابێت زۆر باشە ئەگەر ئەوزان پرسیاری بەرە و کۆتایی دەچین چۆن بتوانین بیر نەکەینەوە لەو قسە و ڕەفتاری ئەو کەسانەی کە ڕاستە و خۆ ناڕاستە و خۆ یان بە کرداریش هەوڵ دەدەن ئازارمان بدەن هەندێک جار زۆر بیرکردنەوە لی دەبێتە ئازاری جستەی بۆمان ئەوە بانوخان ئەو پرسیارێکە خۆی ئەوە ئەزانی کلیلەکە باوەڕتان هەبێ ئەوەی پەیوەندی بە هەموو پرسیارەکانەوە هەیە کلیلەکە لە ئێمەیە ئەگەر بمانەوێ بەکارێهێنین ئەگەر نەشمانەوێ هەڵە نانەڵانە هیچ سوودی نیە کە ئەم شتانە کار لە ئێمە ڕاستە من ئەزانم یعنی کە ئێمە لە ناو کۆمەڵی خەڵکا بین کێشە هەبێ با بڵێن بیر و بۆچوونی جیاواز هەبێ هەڵچوون هەبێ چی ئەمانە کاردانەوەیان هەیە لەسەر ئێمە بەس ئێمە ئەتوانین وای لێ بکەین کاردانەوەکە زۆر کاتی بێ لە لای ئێمە چونکە مەرج نییە ئەو کەسەی کە لە ئێمە تووڕە ئەبێت پەیوەندی بە ئێمەوە هەبێت بەس ئەوەی ئەو دەریەکە با بڵێن لەو کاتا تووڕە یەکەی خۆی یا هەستە ناخۆشەکەی خۆی
بە پێچەوانەوە یان بەش بە حاڵی خۆم هەندێک جار بەزەین بەو کەسانە دێتەوە کە بەو شێوەیە ڕەفتارەکەن ئەڵێم ئەبێ چەندێ هەستی ناخۆش لە ناوی کۆبوو بێتەوە چەندێ پەنگی خوارد بێتەوە کەوا بەو شێوەی ئەتەقێتەوە بەڕۆی کەسێکی ترە نی ئەمە ئەگەر ئێمە لەوە تێبگەین لەو شتە تێبگەین کەوا ئەو کەسە بۆچی وا ڕەفتارەکە بۆچی بەو شێوەیە مامەڵە لەگەڵ دەور و بەرەکەیاکە وازام ئەوانە بە قورسی شتەکان وەرناگرین بۆیە باشترە هەوڵ بدەین تێگەیشتنێک لە لامان هەبێ و لەسەر خۆمان نێکێن بە ماڵ ئەو شتانەیەکەوە کەسانی تر بە ئەیڵێن ڕاستە دەست خۆش بێ ڕێزێک لە فەیسبوک لەگەڵمانەداهێن ئازاد دەڵێ دکتۆرە پێتوانیە ئەو جۆرە منداڵانەوە تا مەقسەدی دیارە منداڵی بێسەرپەرشتیانە ئاسانتر ئیستیغلال بکرێن بۆ کاری تیرۆریستی و تێوەگڵانیان لە باندە خراپەکانیان بەڵێ زۆر ڕاستە چونکە ئەمانە تووشی ینی کۆمەڵێک کلێن هەیە لە ناوەیانە یەکەمیشت کەسێکی نییە هاوسۆزی بێ کەسێکی نییە هەستی خۆشەویستی بۆ دەربڕێ کەسێکی نییە پاڵپشتی بێ لەبەرەوە چیەکە بۆ پڕکردنەوەی ئەم بۆشاییانە پەنا ئەباتە بەر هەندێشت بۆ ئەوەی دەرکەوێت دەرکەوتنەکەی کێشەوەکو گریانی مناڵ کە ئەگری ئەڵێ بمبینن هەڵم گرن و چەندین شتی تر منیش هەم گەورەکانیش کاتێکە کۆمەڵێ کێشەیان هەیە لە ناوەیانە کلێنیان هەیە لە ژینگەیەکە گەورە بوون کە خێزانی نەبووە و تەندروست نەبووە بێگومان زۆر بە ئاسانی بە تایبەتی ئەوانەی لە تەمەنی 15 و 16 ساڵی و بەرەوسەرەوە و کوڕەکان یعنی لەوانەیە کچیش زۆر جار بۆ کاری تر بەکارەهێنرێ بەڵام ئەوەی من ئاماژەم پێکرد لە فیلمە ڕووسیەکانە بەڕاستی وایە ینی ئەو باڕانەی کەوا بۆ ستریپتیزە لە فیلمەکانە ئەیبینم ئەو کچانە بەشی زۆریان لەو خانانە هەمویان نا بەس ژمارەیەکی زۆریان لەو خانانە گەورە بوون کوڕەکانیش کە وەکو بەڕێز ئاماژەی پێکرد بۆ کاری تیرۆریستی بێ بۆ دزی بێ بۆ فرۆشتنی مادەی هۆشبەر بێ و بێگومان چونکە کێ هەیە لێپرسینەوەی لێ بکە کێ هەیە ئاڕاستەی بکە کێ هەیە خۆشەویستی پێ ببەخشێت کەس نییە ڕاست دەستت خۆش بێ دکتۆرە بەڕێزێک لە کۆتایی دەڵێت چۆن بتوانین ئەو خولانە بدۆزینەوە بینە ناو خولەکان دەڵێ بەمەرجێک خولەکە بە زمانی کوردی بێ وابزانم بە زمانی کوردی تا ئێستا نەمزانیوە خولێکی وە نازانم ئەگەر یەک پرسیاری من دکتۆرە ئایا مەرجە ئەو خولانەی کە دەکرێنەوە هەمووی تەنها ڕوبەڕوو بن خولی ڕوبەڕوو شخصی بێ یان دەکرێت بە شێوەی ئۆنلاینیش هەبێ خۆی بە شێوەی ئۆنلاین هەبێ بە شێوەی ئۆنلاین هەبێ ئێمە ڕەنگە ئەو ئۆفەرە بدەینە جەنابەت شتەکەت بۆ ڕێک بخین وەکو تەجروبە وەکو ئەزمونێک بزانین بە شێوەی ئۆنلاینیش دەتوانین خولێکی لەو شێوەیە چەند ڕۆژە چەند کاتژمێری بۆ خۆت بەرنامەکەی دابنی بکەیتەوە خۆی ڕاستە یعنی بۆ مەسەلەی ئازادبوون لە یادەوەری ئازار بەخشەکان بڵێ لەو باوەڕام ئەتوانرێ بکرێ بە خولی ئۆنلاین بەڵام خولی چارەسەری خەم من بۆچی ڕاوەستام یعنی سەرەتا ئامانجی من خولی چارەسەری خەم بوو چونکە هەموو لە دەستدانەکانی تێدایە سیرم کرد ئەو پەیمانگەیەکەوە من خولم تیابینی و بڕوانامەشم وەرگرت لە کاتی کۆرۆنا داخرا بوو بۆچی چونکە تۆ ئەبێ یەکەمیش ژمارەکە زۆر نەبێ ئەوان دایان نابوو هەتا 16 کەس بێ ئەبێ بە شێوەیەکی بەردەوام بیان خێتە ژێر چاودێریەوە هاوکاریان بکەی و هەندێ فۆرم هەیە ڕۆژانە با بڵێن هەم فیدباکە هەم هەندێ پرسیاری ترە بۆی بزانی هەتا چەند سوودیە ئەوە یەک دووەم کتێبەکەشی ئەبێ ئەو کەسە کتێبەکەی خوێندبێتەوە تەمان من لەسەر ئەرکی خۆم کتێبەکە بە ئینگلیزی نووسراوە لەسەر ئەرکی خۆم کتێبەکەم دا بە وەرگێڕان و چاپکردنیش هەمووی خۆم جێبەجێم کردووە بەڵام کردنەوەی خول لە کوردستان هەتا ئێستا سەری نەکردووە هیوادارم وردەوردە خەڵق قەناعەت بکەن تێبگەن کە من شتێک بکەم سوودی هەیە بۆ خۆم ئەگەر بڕەپارەیەکیش بدەم بۆچی هەر ئەبێ بیل لەوە بکەمەوە بڕەپارەیە بدەم بە جلێک بدەم بە خواردنی مەطعەمێک توزانم یعنی خەڵکی لای ئێمە زیاتر
پەیوەندیەکان زیاتر مادیە، یعنی بیر لە ڕۆحی خۆیان و لە ناوی خۆیان ناکەنەوە و پێیان حیفە. ئەگەر چکە مەسەڵەن من ئەگەر ئەو خولە بکەمەوە پێویستم بە هۆڵێکە، پێویستم بە شوێنە ماوەکەی 40 سەعاتە با بڵێن ماندووبوونە، زۆر شتی تریتیا هەیە. ئەو خولە بەو شێوەیە ناکرێ بە ئۆنلاین کە زۆر کاریگەرە و سەرەتایە بوو بۆ من بۆ ئازادبوون. بەڵام هەندێک خولی تر هەیە لەوانەیە گەریسان بیری لێ بکاتەوە بەنامەڕێژی بۆ بکە بتوانێت بیکا بە ئۆنلاین. خولی ئۆنلاین زۆر بەست لە کوردستان زۆر کەمەوە بزانم. ماڵی یۆگا هەیە ئەوان خولیان هەیە، بەس ئەوە زیاتر ئامۆستەکەی یۆگایە، هەرچەند ئەم بابەتانەی من بەشێکیشی پەیوەندی بە یۆگاوە هەیە، بەڵام ئەو شێوەیە. دەست خۆش بێ دکتۆرە. وڵی نازم کاتەکەمان ڕۆی، بەڵام دوو پرسیاری تر هاتووە. پرسیاری کۆتایی دەڵێ دکتۆرە ئایا باوەڕت بە وتەیە هەیە کە دەڵێ عامل الناس بقدر عقولهم، يعني على قدر عقولهم، يعني دەڵێ تا چەند باوەڕت بە وتەیە هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ خەڵک؟ يعني خۆی زانچی گرنگ لێرە داوای ئینسان سوکایەتی بە خەڵک ناکات، یعنی بەڵام ئەزانین ئێمە ئاستی تێگەیشتن و ئاستی هوشیاری و ئاستی دەربڕینی خەڵک جیاوازە لە یەکتری، وەکو یەک نییە. لەبەرەوە ئەگەر جارێک کەسێک شتێک بڵێ ئێمە هەست بکەین کەوا ئەمە شتێکی زۆر گێلانەیە، کەوا شتێکی ڕەفتارێکی ناشرینە، ئینسان نابێ بە هەمان شێوە ڕەفتاری لەگەڵاوکەنەوەڵە باوەڕم بەوە نییە. ینی من هەستەکەمەوە سوکایەتیە بەو کەسە. باشترە ئینسان بە شێوەیەک وەڵامی دەتەوە تی بگەینێکەوە مامەڵەکردن بەو شێوەیە نابێ، ئەوە شتێکی جوان نییە ڕەفتارکردن بەو شێوەیە، چکە ئاڕاستی ئێمە هەمانەی من ئەم قۆلان ئەبینم بۆ ئەوەیەکەوە من ئازاد بن لە هەموو جێورە جیاکاریەک بەرامبەر بە خەڵک، جیاوازی نەکەم لەسەر هیچ بنەمایەک و بە مەرجێک کەەوە ڕێگانەدەم کەس مافی من پێشێل بکە و منیش مافی کەس پێشێل نەکەم. دەستەکانت خۆش دکتۆرە، زۆر سوپاس. بەڕاستی ڕەنگە پرسیاری تر هەبوو بن، بەڵام کاتەکەمان تەواو بوو. 5 دقەش لە کاتی خۆی لای داوێتە سعات 2 و 35 دقەیە بە کاتی هەولێر، تقریباً ساعتێک و 35 دقەیە لەسەر خەتی. یعنی ماشەڵڵا خوا تەمەنت درێژکا و تەندروست و هەر ئاسوودە و ئازادبی لە خەبوو پەجارە لەو بیرەوەری نەرێنیانە. دەست و چاوت خۆش بێ. ئۆفەری ئێمە بۆ جەنابەت ئەگەر هاتوو بیرسیارەکانیان دەوڵەمەندیان کردن، ئەگەر هاتوو بیرت لەوە کردەوە دکتۆرە، بیرت لەوە کردەوە خولێکی ئۆنلاین بکەوە، ئێمە ئامادەین هەموو هاوکاریەکەت پێشکەش دەکەین، هاوکاری لۆجیستی و هاوکاری تەکنیکی ئەگەر پێویستی پێبوو ئێمە لە خزمەتدا دەبین وەکو ئەکادیمیا بۆ خولی ئۆنلاین. ڕەنگە ڕوبەڕوو نەتوانین لە ئێستادا، بەڵام بۆ ئۆنلاینەکە دەتوانین. بابەتێکی زۆر بەسوود بوو، زۆر پڕزانیاری بوو. دڵنیام نەک تەنها ئەوانەی کە ئەم شەو بەڕاستەوخۆ لەگەڵ مامون لە بەرنامەی زوومەکە و لە کۆمەڵایەتی فەیسبوک، دواتریش ئەوە تۆمار کراوە بە تەواوی لە چەناڵی یوتیوبدا دەنگرێ، لینکەکەی بۆ جەنابیشت دەنێرین. هەر کەسێک ویستی دەتوانێت بە خۆڕایی سەیری بکاتەوە بۆ هاوکار و هاوپیشەکانی یان خزم و دۆستانی خۆشی بنێرێ. ئەوە دەبێتە ئەرشیفێک و دەبێتە تۆمارێکی گرنگیش لە ئەرشیفی ئەکادیمیا و لە ئەرشیفی خەرمانی کارەکانی جەنابیشت ئینشاڵڵا هەر سەرکەوتوو بێ. ئەگەر قسەی کۆتاییت هەیە، ئەگەر ناکۆتاییت بێگومان من زۆر سوپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتە. بەڕاستی دەرفەتێکی زێڕین بوو بۆ ناساندنی ئەم ئاڕاستەیە و بۆ ئەوەی کەوا ژمارەیەکی باش بەشداری بکەن و لە هەمان کاتیشا بڵاو بێتەوە. ینی ئەمە من بە ئەرکی خۆم ێزانم کە ئەم کارە بکەم، لە هەمان کاتیشا حەزەکەم بینەران ئاگادار بکەمەوە لەوەی کەوا من کەناڵی یوتیوبم هەیە، ئەم بابەتانە بۆکو زنجیرەیە کوردەوە دە بڵاوکەمەوە. خۆی ئەوەش هەروەکو خولی ئۆنلاینی لێدێ، بەڵام بێگومان مەشقۆشتی وای تێدا نییە. بۆیە هیوادارم سەیری ڤیدیۆکان بکەن، سوود بەخشە بێت بۆیان. زۆر سپاس دکتۆرە. بەدڵنیایەوە دوای لینکی یوتیوبەکە ئەگەر لەگەڵ ئەمە شێر بکەیت دکتۆرە، من بۆ خۆم بینیمە بەڕاستی سوودیشیا بووە لەگەڵ سلایدەکان و لەگەڵ لینکی ئەو تۆمارە بۆ بەشداربووان دەنێرین، بۆی دەستیان هەم بکە بە چەناڵی یوتیوبەکە و هەم بە سلایدەکانیش. دووبارە بە ناوی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری زۆر سوپاس بۆ
دکتۆرە ناهیدا ئەحمەد بانی خێڵانی لە سویدەوە لەگەڵمان بوو بابەتێکی بەپێزی پێشکەشکردین. سپاس بۆ ستافی خۆبەخشی ئەکادیمیا کە بەردەوام لەگەڵمانن لە هاوکارمانن لە ئامادەکاریەکان، بە تایبەتیش مامۆستا شەماڵ، مامۆستا فەرمێش، پشتیوان و برادرانی تر کە بە ئامادەکاریەکان خەریک بن و دواتریش بە ئامادەکردنی لینک و تۆمارەکان. بەڕێزان، ئەوە سەتەمین وێبینار بوو، وێبینارێکی تایبەت بوو بە بۆنەی سەتەمین دانەیەی ئەو وێبینارانەی شەوانی شەمە. وایەر بێ ئەمە بەرنامەمان هەیە هەر بەردەوام دەبین تا بتوانین لە خزمەتکردنی ئەو کۆمەلگاکەمان بەردەوام بین. شەوێکی شاد و ئاگاداری خۆتان بن. لە هەفتەکانی داهاتوو بەرنامەی ترمان هەیە، شەوێکی تری شەممە ئینشاڵڵا یەکتر دەبینینەوە. بە هیوای دیدار. زۆر سپاس دامەکەم.